ئازارمان لە هەرجێکم سلایمەتان لەوێت بەیانیتان باش بێ بۆ هیواین بەیانێکی پڕ لە خۆشی و کامەرانی بێ بۆ هەموو لایەکتان خۆشحاڵین کە ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردن بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بنووس و لا بڕگە و بابەتەکانمان ببین. خۆشەویستانم بۆ پرۆگرامی ئەمڕۆشمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادەکردن. لا تەوەری یەکەم و سەرساماندا باس لە گێژبوونەکەین، بزانین گێژبوون چییە و هۆکارەکانی چین، چۆن نیشانەکانی دەرئەکەون و چۆن بتوانین چارەسەریان بکەین و بەکارهێنانی تەکنۆلۆژیا تا چەنە بێتە هۆکاری گێژبوونمان و چارەسەرە فیزیاییەکانی چین. ئەمە تەوەری یەکەمان. دوابەدە چینە سەر تەوەری دۆمان. لا تەوەری دۆماندا باس لە کاریگەری مادە پلاستیکەکانەکەین لەسەر مرۆڤ و لەسەر ژینگە و گەزانین کە لە ئێستادا ڕۆژانە زۆر جۆری مادە پلاستیکەکان بەرهەم ئەهێنرێت لە جیهاندا. ئێمە بڕۆ باس لە کاریگەریەکانی یەکەین، بزانین کاریگەریەکانی چیە لەسەر مرۆڤ و لەسەر ژینگە و لە هەمان کاتیشدا چۆن بتوانین کە پرۆژەیەک بنیاد بنین بۆی کە ئەم مادە پلاستیکانە ڕیسایکلین بکات و تا چەند لە هەرێمی کوردستان گرنگی پێدراوە. ئەمەش تەوەری دۆمان. دوابەدوای چینە سەر تەوەری سێمان. لا تەوەری سێماندا باس لە گۆشەگیریەکەین، بزانین گۆشەگیری چییە و بەکی ئەوترێ گۆشەگیر و هۆکارەکانی دروستبوونی گۆشەگیری چین و لە هەمان کاتیشدا نیشانەکانی چین دەوروبەر تا چەند کاریگەریان هەیە لەسەر دروستبوون و لەسەر چارەسەرکردنی و چۆن بتوانین چارەسەری بکەین ئەگەر هات و چارەسەر نەکرا ماکەکانی چین. بەڵێ ئازیزانم ئەمە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بنووس و لا بڕگە و بابەتەکانمان ببینن. بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرەتاماندا باس لە گێژبوونەکەین، بزانین گێژبوون چییە و هۆکارەکانی چین، نیشانەکانی چین و چۆن بتوانین چارەسەریان بکەین. هەروە مەستەش بەڕێز زانا ئەحمەد ماستەر لە چارەسەری سەر و مل و شەویلگە و پسپۆڕی چارەسەری فیزیایی وەرزش باشەوەیەکی ڕاستەوە خۆ لەگەڵمانە. کاک زانا سڵاو لێبێ و بەیانیت باش. سڵاو لێبێ بەیانیەوە باش. سپاس دەکەم بە خێراتیت. کاک زانا با سەرەتا باسێک لە گێژبوون بکەین، بزانین گێژبوون چییە؟ بەڵێ. ئەندامی هاوسەنگی کە لە ناو گوێیە ئەم ئەندامە هەڵەسێ بە کۆکردنەوەی زانیاری وەکو دەنگ بۆرمونە ئەویش دواتر ئەنێرێ بۆ مێشک واتە لە بنەڕەدا ئێمە ئەو دەنگەی کە لە دەورە وەریەگرین ئەبێ بچێتە ناو گوێ، لە ناو گوێ ئەچێتە ئەو ئەندامەوە کە پێڵێن ڤێستیبولاری پێڵێن سیستەمی ڤێستیبولار واتە سیستەمی هاوسەنگی ئەویش لێوە ئەیا بە مێشک. هەچ کاتێک خەلەلێک لێرە دروست بێت ئایا لە هەماهەنگی نێوان گوێی بڵێن ناوە و لەگەڵ ئەو ئەندامەیە کە لەوایە وەلی لە بینی ئەوە تاکو و مێشک کێشەیەک دروستە بێت کە زۆرترین جار بە گێژبوون گزارش لە خۆی ئەکات. واتە لەو کاتانەیە کە زانیاریەکان بەباشی ناگەن بە مێشک لەو حاڵەتانە یعنی ئەتوانی بڵێ هاوسەنگێکیش لە مێشک تێگەچێت کە بە گێژبوون کە چەندین جۆری گێژبوون هەیە ئەشێ خولانەوە بێت، ئەشێ بۆ پێشۆکەوتن بێت، ئەشێ بەلایەدا بێت. ئەو جۆرە دروستە بێت کەمە پێڵین گێژبوون هۆکاری زۆرە چارەسەرەکانیشی جیاوازمە پێی هۆکارەکان دواتر توانین باسیکەین. کاک زانا با بزانین کە لە کەسێک بۆ کەسێکی ترم گێژبوونە ئەگۆڕێت؟ بەڵێ بێگومان بەپێی جۆرەکانی هەندێک جار تەمەن فاکتەرە، هەندێک جار ڕەگەز فاکتەرە، هەندێک جار نەریتی ژانی ڕۆژانە فاکتەرە وە بۆی جەنابە پێشتر باسی کرد کە باسی تەکنۆلۆژیا و ئامێرە تەکنۆلۆژیاکانت کرد. بەڵام جۆری زۆرە ئەتوانم بڵێم دەیان جۆری هەیە. ئەگەر ئێمە بە جۆرێکی یەکەم دەست پێکەین ئەو جۆرەیانە کە پەیوەندی بە نەریتی ژیان ڕۆژانەوە هەیە، پەیوەندی بە جوڵەوە هەیە، پەیوەندی بە شێوازی کارکردنەوە هەیە. لەم جۆرەیانە ئەشێ کێشەکە لە ملەوە دروست بێت، ئەشێ پەیوەندی بە شەویلگەوە هەبێت. کاتێک کەسێک بۆ ماوەیەکی زۆر لە دانیشتنێکی زۆرە ئەمێنێتەوە و زۆربەی جارەکان وایە کە ملی یاسەی شۆڕ کردێتەوە بۆ بینینی ئامێرێک کە لە بەردەستایەتی یا بەکارهێنانی کۆمپیوتەرێک یا مۆبایلێک ئەم کەسە بربڕەکانی ملی ئەخاتە دۆخێکی چاقبەستووەوە زۆر جار داوانێ هەستی پێ نەکات. دواتر کێشە لە ناو بربڕەکانە دروستە بێت، لە ناو جومگەکانە دروستە بێت. کاتێک کێشە لە دروست ئەبێت لەگەڵ کاتدا بە گیرۆسان دروست ئەبێت، پەستانی ناو جومگەکە زیاد ئەکات، ماسووکەکان گرش ئەبنەوە. ئەمە یەکێکە لە هۆکارە باوەکانی گێژبوون. زۆر جار ئەو کەسانە پێماڵێن ئیتر وای لێک ئەچێتە دۆخێکەوە بۆ من ئاڵێ کە سرم ئەبم بۆ دوا بۆ منە گێژ ئەبم یا ئاڵێ کە ئێخولێنمەوە گێژ ئەبم. ئێمە لەو کاتانە ئەزانین کە ئیترمە پەیوەندی بە سیستەمی جوڵەوە هەیە، واتە ئەو میکانیکی کە لە ناو ملدا هەیە. ئەمە یەکێکە لە جۆرە باوەکانی جۆرە لە شیاوەکانی کە لێرە ئەتوانم بڵێم گەنج و مناڵ زیاتر تووشی ئەمە ئەبن. دار ئەوانی کە تەمەنیشان زیاتر ئەوانیش بەم جۆرە ژیان ڕۆژانەیان بەڕێکن ئەمەش تووشی ئەبوانە. جۆرێکی تری هەر لەو چوارچێوەی میکانیکیە پەیوەندی بە شەویلگەوە هەیە. کەسانێگەی شەویلگایان ناتەواوە کاتێک شەویلگە تووشی ناتەواوی ئەبێت کە زۆر جار شەویلگەش خۆی ئەوەترێت جاری وایە ئەوەترێ شەویلگە وەکو دەرهاویشتەیەک بۆ کێشەکانی مل و یان نەریتی ژیان ڕۆژانە تووشی کێشە ئەبێت. واتە کات جاری وا هەیە ئیتر شەویلگە خۆی کێشەیەەکە کە گێژبوون دروستەکات. ئەشێ کەسێک لای دکتۆری دام بوو بێ کاتێکی زۆر دامی کردوتەوە ماسووکانی گرژەبنەوە
گێژبوون دروستکات ئەشێ پەیوەندی بە بۆ نمونە بە چاوە هەبێت خەڵکی وا هەیە بۆ نمونە 10 ساڵەوە پێش عینەکێکی دروست کردو دواتر ئەو عینەکە ئیتر لەگەڵ چاویە ناگونجێ لەم کاتەیە ئەکرێ پەیوەندی بە قورگ و لوت و گوێ هەبێت هۆکارەکان زۆرن دیارە باشە پۆلێن کرێ باش وایە کە دەستنیشان کرێ ئەو کەسانی کە لەم جۆرە لە چ جۆرێکیان هەیە و هەر جۆرێکی چونکە ئیتر مامەڵەیەکی تایبەتی لەگەڵ ئاکرێت کەسەکە ئەتوانێت خۆی دەستنیشانی بکە ئەمە کام جۆرێتی یاخۆت ئێوە دەستنیشانیەکەن ئەزانی ئێمەش گوێ لە کەسەکە ئەگرین جاروە ئەو کەسە خۆیە بۆ لامان بۆ نمونە منیش لێ پرسم ئەڵێم تۆ چیت کردووە بۆ نمونە ئەڵێ ئەماوەیە زۆر ماستەرم هەبوو ئیش لە ماسەرە ئەکرد زۆر خەریکی کۆمپیوتەر بووم بۆ نمونە ئەڵێ ئیتر وام لێ هاتووە کە سرم ئاوا دام ناوە کە بەرزی ئەەکەمەوە ئەجا گێژ ئەبم جاریوە هەیە ئێمە لەناو قسەی نەخۆشەکانمانە بەشێکی پشکرینەکانمان دەرینەوە بەڵام لەوانەیە خۆی خەیاڵی بۆ ئەوە نەچێت کە ئەمە شتێکی خراپە ئەوەی کە ئەگەر بیزانایە خراپە لاوە چێ بۆ شوێ نەیکردە ئەگە بیزانێ ئەمەلیەکەی تۆ لاوە چێ نەیکردە بۆی مە گرنگە خەڵک ئەم جۆرە زانیاریانی لابێت بۆیە لە باشین حاڵەتدا باشترە ئەمە پسپۆڕێک دەستنیشانیکات چونکە جاری وا هەیە ئەکرێ مەترسیکی گەوری لە پشتەوە بێت کە دواتر باسێکین ئەمە بزانم کە بەپێی ماوەی گێژبوونەکە یاخود چۆنێتی گێژبوونەکە دەستنیشانەکرێت کە ئەمە چی هۆکارەکەی چییە؟ دەستنیشانکردنی گێژبوون قورسە باش نیە با ئێمە تۆزێ بە پۆلێنکردنەکانیان بڕین بۆ نمونە جۆرێکی هەیە پێڵێن مەنیێرە ئەمە دکتۆرێکی فەڕەنسی کە لە 1962 ژیانای مێنیرە بۆ ئەم نەخۆشیە بەنای ئەوە ناونراوە ئەم باسی ئەوە کە ئەڵێ سێ نیشانەی سەرەکی هەیە بۆ ئەوە ئەگەر گوێچکەی ئەوە نیە کێ مجەرعەتی لێبێتە دەرێ ئەگەر دەنگ لە گوێ دروست بێت و توانای بیستنی دابەزێت ئەم سێ نیشانەیە زائیدەن ینی ئەو کەسە تووشی دڵتێکەڵاتە نەبێت ئەوتری ئەمە یەکێکە لەو جۆرە ئەمەیان ئەکرێت چەند سەعاتێت تا چەند ڕۆژێ بخایێنێت واتە ئەکرێت درێژخایەن بێت بەپی جۆرەکەیەتی نازانرێت بۆ چی وایە ئەم شتە کە دروستە بێت جۆری هەیە بۆ نمونە پەیوەندی بە کریستاڵەکانی ناوگوێ هەیە کەوانە هەیە لە ناوگوێی ناوەیە هەچ کاتی ئەو کریستاڵانە زۆر جار بەپێی تەمەن ئەوەتێ لە نێوان 6 بۆ 80 ساڵیا ئەمە زیاترە بێت ڕووبات ئەم کریستاڵانە لە شوێنی خۆیان بجوڵێن بەپێی تەمەن بۆ نمونە یان جاری وا هەیە دامێک کردووە سەریەتی بە شتێکە کە ئەو کریستاڵانەی لە ناو کەوانەکانی ناوگوێوە گێژبوونێ دروستەکە ئەشێ ئەمە کورتخایەن بێت بۆ نمونە ئەم جۆرە زۆر گرنگە خەڵک بیزانن پرۆکسیسمالی پێڵێن بەنیگنی پرۆکسیسمالی پێڵێن ئەمان کەم ئەخایەنێت ئەکرێ وایە بێ ئەو کەسە ئەڵێ من پاڵکەوتوم کە هەستامەوە گێژ بوو گێژبوونێکی خولانەوەیە کاتە بەپێی کاتی گێژبوونەکەش ئەگۆڕێت بۆ شێوازەکەی ئایا بەم لاولایە ئەکەویت ئایا بۆ پێشەوە ئەکەویت ئایا خولانەوەیە ئەو کەسە پێمان ئەڵێ واستەکەم دنیا ئەخورێتەوە لە بەرچاومە ئەڵێ بۆ نمونە لەناو جێگەیان ئەمێ بچمە سەر لاقیتر گێژە بم بە تایبەتی بۆ ئەو لایی کە تێک چۆ بۆ نمونە ئەڵێکسە گێژە بم واتەمە کورتخایەن ئەکرێت چەند چرکەیەک بخایەنێ ئەکرێ ئەگە سەری نەجوڵێن یا بەو شێوە نەکرێتە ئەم دیودی لە ناو جێگای ئەکرێت تووشی ئەوە نەبێ واتەوە کاتی کورتخایەنە ئەگەر هەر بمێنێتەوە لە پاڵکەوتن و لە جوڵە و لە بێ جوڵای هەرمێنێتەوە ئەمە چینە سەر جۆرێکی تری بیر لە جۆرێک ترەکەینەوە ئەبێ ئەوەش بڵێم ئەم جۆرەیان ئەکرێ باش بکرێ ینی ڕێکاری تایبەتی ئەمەمانە نەتوانین بیگرینە بەر بۆی کارێ بکەین ئەو کریستاڵانە بچنەوە شوێنی خۆیان بەڵام ئەوتێ و کەسانی کە تووشی ئێمە بن لە 35 بۆ 40 زۆر جار تووشی ئەبنەوە دووبارە ئەگە چاکیش کرێت کاکزانە با بزانین تەنها نیشانەکانی گێژبوون یاخود نیشانەی تریشی لەگەڵایە تەنها گێژبوونە یاخود کەسەکە هەست بەشتی تریش ئەکات من سەرەتاوتم هەندێک جۆری هەیە مەترسیدارە بۆیە باشتر وایە ئەمە بکێتە دەستی پسپۆڕێکەوە ئەویش هەڵسەنگانی بۆ بکات جاری وا هەیە بۆ نمونە ئەم گێژبوونە ئەکرێ ئاماژە بێ بۆ هاتنی جەڵدەیەکی دەماغ بۆ نمونە بۆیە ئەو کەسە هاوسەنگی تێگەچێت ئەو کەسە دڵی تێکەڵیە سەرێشێکی زۆر بەهێزی تووشە بێ ئەکرێ سڕبوون دروست بێ ئەکرێ زمانی تێکچێت ینی قسەکردنی تێکچێت ئەکرێ بینینی تێکچێت بۆیە گێژبوونەکەشی لەگەڵایە بۆی ئەمە بێ بتوانین پۆلێنیکەین بۆ نمونە ئەکرێ ئەمە مەترسی تری لەگەڵا بێت بۆ نمونە بۆیە بەپێی جۆرەکەی ئێمەش بڕیارەین ئەم جۆران مەترسیدارە کاتێککە یەکێک حەز بەو شتانە ئەکا بۆ نمونە لە ماڵ و دانیشتووە بە کەسە گەڵی گێژ بووم بۆ نمونە ئەڵێ چاویشم باش نبینێ ئێستا بۆ نمونە دەبڵ شتەکان ئەبینێ بۆ نمونەڵێ سڕبوونم بۆ دروست بوو سەری زۆر ئێشێ باش نییە ئەمە باشتر یاکسە ببرێ بۆ نەخۆشخانە ئەکری ئەمە جاڵدەی دەماغ بەڕێەوە بێت تووشی بووە
اینجا بزانین کە ئەو کەسە چۆن ئەتوانێت پارێزگاری لە خۆی بکات لە ماڵەوە بەدەر لە چارەسەرەکانی کە ئێوە بۆ یەکەن. ئەزان چۆنە بە پێی جۆرەکانی گۆڕێت هەندێک جۆری هەیە ناتوانین پارێزگای لە خۆمان بکەین. جۆرێکی هەیە کە بەهۆی هەوکردنی دەماری ڤیستیبولارس کە دەمارێکە لە مێشکەوێتە دەرەوە ئەم دەماری بیستنە ئەم دەمارە جاری وا هەیە یا زۆر جار لە ڕێی ڤایرۆسی هەرپسەوە تووشە ئەبێ هەرپس ئەو هەمان ئەو ڤایرۆسەیە کە پشتوانەی ئاگرین نەخۆشیی وا هەیە ناوێنێن ئارە پێڵی حەزامیناری ئەوە دروست ئەکات ئەمە ئەکرێ بچێتە ئەو شوێنەوە ئەو دەمارە وا لێ بکە هەو بکات بۆ نمونە ئیتر تۆ هیچ بۆ ناکرێت لێرەیە ئەم کەسانە چۆن بزانن ئەم جۆرەیان هەیە بۆ نمونە زۆر جار وایە کە گێژە بن چاویان ئەجوڵێت ڕەشێنەی چاویان ئەجوڵێت لەرزینێک لە ڕشێنەی چانە دروستە بێت زیاتر وا ئەبێ ئاوا بەلای ئەکەون بۆ نمونە زۆر جار دڵتێکەڵاتنیشان تووشە بێ لەگەڵیا ئیتر ئێمە پۆلێنێکین ئەڵێن ئەمە لەوا چێ ئەوە بێ ڤایرۆسی هەرپس بێ بۆ نمونە ئێستا لەم کاتە ئەو کەسە ناتوانێت هیچ بکات. جۆری تری هەیە بەهۆی هەوکردنی قورگ و لوت و گۆیە یا بڵێن قورگ و لوت لە پێشە دواتر ئەچێتە ناو گوۆ ئەوەیە کە زۆر جار خەڵک پێ ئەڵێ گوێی ناوەڕاستم هەوی کردووە. منە بە لێرە بڵێن بەداخۆ زۆر جار هەچی گێژبوون هەیە بەسەر گوێی ناوەڕاستایەت کە بەو شێوەیە نیە بەڕاستی من لە نۆرینگەکەی خۆم هەچیا تۆ بۆ لام کە گێژبوونی هەبووە پێی وتراوە یا خۆی بەخۆی وتۆ یا دەوروبەر یا کەسێک پێی وت یا پسوەڕێ توێتی ئەمە گوێی ناوەڕاستە واتە ئێمە زۆر جاریین بچووکەکەینەوە گێژبوون لە تەنیا لە گوێی ناوەڕاستە بچووکەکەینەوە کە گوێی ناوەڕاست بەشێکی کەم ئەگرێتەوە لە جۆرەکانی گێژبوون لەو حاڵەتە وایە هەوکردنەکە ئەشێ لە قورگ و لوتەوە هاتبێت باش نییە دواتر ئەچێتە ناوە ئەو بەکتریانە ئەچنە ناوە لە یا هەوکردێ دروست ئەەکەن کاتێک ئەو زانیاریانەی یا ئەو دەنگە بۆ نمونە یا ئەو هەماهنگگی لە نێوان گوێی ناوەڕاست و گوێی ناوە هەیە کاتی ئەمە تێگەچێت گێژبوون دروستە بێت واتە ئەگەر بیل لە خۆپارێزی بکەینەوە دیارە باشتر وایە بە تایبەتی لە مۆرزانەیە کێت خەڵک ئاگای لە خۆی سەرمای نەبێت بۆ نمونە گۆکانی سەرمای نەبێت بۆ نمونە ئەگەر هەوکردنێکی هەیە چەند ڕۆژێکی زۆری خایەنەوە لە قورگ و لوت یا بۆ نمونە زووتر بچێ بەدەمیەوە زووتر دەرمانی پێویست یا چارەسەری پێویست زۆر باشە. کاکزانە گێژبوون نەخۆشیە خۆت نیشانەیەکە بۆ بوونی نەخۆشی گێژبوون بە نەخۆشی هەژمار ناکرێت بەڵکو بە لێکەوتەوە بە نیشانە بۆ یا بە ئاماژە هەژمار دەکرێت بۆ چەند نەخۆشی یا چەند کێشەیەکە. زۆر باشە. ئەمە بزانم کە ئەو کەسەی لەو حاڵەتە کە گێژە بێت چی بکات بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە تێپەڕێنێت. ڕێنمای من بۆ کەسانە ئەوەیە بە زووترین کات دانیشێ یا پاڵکەوێ واتە هەوڵ نەیا بڕات ئەو بەتایبەتی هەندێک گێژبوون هەیە کە لە جوڵەی ئەخات بۆ نمونە ئەگەر لە کاتی سیارە لێ خوڕینە لە شوێنی خۆی بۆسێت نەک لە شوێنی خۆی لابات لە شوێنێکا بۆسێت ئیتر ینی بەردەوام نەبێت ئەو کاتانی کە هەستەکەی هاوسەنگی و بە جۆرێک تێک چۆ کە مەترسی کەوتنە هەیە زۆر جا خەڵک ئەبینی ئێمە قاچیشکاوە یا حەوزیشکاوە نەشتەرگەریکی بۆ کرا ئەڵێم بۆ ئەم شتە بۆ ڕوویە ئەڵێ بۆ نمونە بەیانی بوو زوو هەستام بۆ نمونە ئەڵێ هەستام چم بۆ نوێژ گێژ بووم ئیتر کەوتم و ئیتر شکاویەک بۆی دروست بوو لەو کاتانەیە باشتر وایە ئارامی پارێزی پاڵکەوی یا دانیشیتەوە بۆ نمونە بە تایبەتی ئەو کەسانی کە زۆر جار گێژبوون یا بەرچاوڕۆژبوون دروست ئەبێ ئەشێ ئەمە بەهۆی دابەزینی شەکرەوە بێت ئەمە زۆری تری باش نییە ئەشێ بەهۆی بەرزبوونەوەی پەستانی خوێن یان نزمبوونەوەی پەستانی خوێنەوە بێ ئەو کەسانە بۆ نمونە پاڵکەوتون هەڵەسێتەوە یەکسە بەرچاوی ڕەشە بێ و گێژە بێت ئەکرێ ئەمە پەیوەندی بە پەستانی خوێنەوە بێت کە دابەزی بێ بۆ نمونە ئێمە ڕێنماییمان بۆ کەسانە ئەوەی یعنی تۆ ئەسە دانیشتووی ئەگەر نەیتەوە سەرخۆت جارێ بڕیارمەیە هەستیت ئەگە هەڵی سایت ئەتەیە بڕۆیت ئەگەر هەر باش نەبوویت دانیشەرەوە یا پاڵکەوەرەوە ئەگەر بەبوونی ئەوە بێت کە پەستانی خوێنی دابەزیوە ئەکرێت پاڵکەوێ سەری تۆزێ نزم کاتەوە قاچی بەرز کاتەوە بۆ ما یەک دوو داخە زۆر جا باشە بێت. زۆر باشە. ئەمە بزان بەکارهێنانی دەرمان ئەو کەسانی کە دەرمانیان هەیە ڕۆژانە بەکارهێن ئەبێتە هۆکاری دروستبوونی گێژبوون. زۆر باشە قسەکانی جەنابەت هەمیشە تاوکاری بۆ قسەکانی من. ئەمە جۆرێکی ترێتی کە بەهۆی دەرمانەوەیە هەندێک دەرمان هەیە سایت ئیفێکتی هەیە واتە زیانی لاوەکی هەیە ئەم یەکێ لە زیانی لاوەکەکانی ئەشێ گێژبوون بێ بۆ نمونە بۆیە جاری وایە ئەو کەسانە سەرداوەکان دەست ناکەوێتەوە ئەکرێ حەبەکانی بۆ گۆڕابێ ئەکرێ ئەو بۆ نمونە ئەم خواردێتی لە کۆمپانیایەک بۆ ئەسە کۆمپانیایکی ترە ئەمیانی پێ ناکەوێت یا ئەمان باشتر باش نییە بۆ نمونە ئەشێل یعنی ئەگەر ئەو کەسە خۆی بە دوای سەرداوەکانە بڕۆ ئەکرێ دەسی بکەێتەوە بڵێ پەیوەندیمەوە هەبووە بەڵێ دەرمان بەکارێنانیش بە تایبەتی هەندێک جۆری ئەبێتە هۆی گێژبوون. کاکسانە زۆر کەس باس لەوەکەن کە بڵێن بۆ ئەگەر چارەسەریش بکرێت دووبارە دەست پێ ئەکاتەوە گێژبوونە هۆکاری ئەمە بۆ چیەکەڕێتەوە؟
ئەمە دیسان سەیرەکەی بزانین ئەمە لە چ جۆرێکێتی ئەگەر پەیوەندی بە ملەوە هەیە بۆ نمونە پەیوەندی بە شوێلگەوە هەیە بۆ نمونە ئەو کەسە سێ چوار جاریە بۆ لای من بۆ نمونە پێتاڵم یا هەر پسپۆڕێکی کە ئەوە گێژبوونەکەی نەما بە جیرۆسانە لە جومکەکانیا دروست بوو یان گرژیەک لە ماسوولەکانی ملی و شوێلگا دروست بوو ئەمە دوو سێ جار هاو تێپەڕان دواتر ئەچێ بە هەمان نەریتی ژیانی ڕۆژانەیە هەمان ئەوەی کە باسمان کرد سەرەتا ئامێرەکان بە شوێکی خراپ بەکارێنێ بۆ نمونە دیسانەوە ئەم شتە دروست ئەبێتەوە ئێمە پێمان باشە ئەم شتانی کە ئێمە ئێڵین یا ئەمەی کە ئێمە ئەیکەین ڕامانێک لای خەڵکی دروستکات بێت واتە بێت بە نەریتی ژیانی ڕۆژانەیە بڕاتەوە گۆڕانکاری دروستکە جاری وا هەیە سەرینەکەی لەبار نییە بۆ نمە خەڵگەیە بە مناڵی ئەڵێ من هەر سەری مەکان نایەنم ئەختۆ کاتێک سەری مەکان نایانی تو لەسەر لا پاڵەکەی ملی خوارە بێتەوە وانە یان لەسەر پشت ملەکەیە بەو دیوا بۆ نمونە واتە ئەبێ گۆڕانکاریەک دروستکەیتەوە ئایا لە کاتی ئیشە لە کاتی بەکارهێنانی ئەم ئامێرانەیە کە باسمان کرد یان لە سەرین و پێخەفدایە یان لە جۆرێک لە خولیا هەیە کە تۆ ئەیکەی بۆ نمونە ئەشێ موسیقالیان بێ کەسانێکەیە کەماچە لێن بۆ نمونە کەماچەژن خۆ دەزانی زۆر جار وای وەستاوانە ئەکرێ گۆڕانکاریە دروستکە کاتە مل ئەتوانێت ئەمانە دروستکەم کێژبوونە دروستکە بێگومان مل ئەتوانم بڵێم یەکێکە لە ینی پەیوەست بەم ڕۆژەی کە ئەمڕۆتیان ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان چونکە ئێمە وەکو جاران جەستەمان بەکارنانی خراپ بەکاری ئێنی زۆر ئەهێڵینەوە لە دۆخێکی چاق بەسووا بۆ نمونە ئێمە جاران بڵێن ساڵانی هەشتاکان یانەوەکانیش تا ڕادەیەک ئەمەنە پابندبوونمان نەبوو بە ئامێریکۆ کە ئەوەنە لە دۆخێکی وایە بمان هێڵێتەوە بۆ نمونە خۆ تەلەڤیزیۆنیش تۆ هەستاوی یا لە دوورەوە بۆ یا سێری خوارەوە نەکردو بۆ نمونە ئەتوانم بڵێم ئەم نەریتە ژیانە ڕۆژانەی کە ئێستا لە ئارا هەیە کە ئەمە پەیوەستە بە هەموو دنیاوە ئەمە ئەکرێ یەکێ بێ لە هۆکارە گەورەکان ئەجینا خۆ ئەو جۆرانی تری کە باسم کرد پێشتریژە لە ئارایە بوون خەڵکیش کەمتر تووشی گێژبوو نەبوون باست لە دانیشتن کرد و چەقبەستووی بە شێوەیەک ئەمە بزانم کە جوڵی خێراش ئەبێتە هۆکاری گێژبوون بۆ نمونە منیش باسی ئەو جۆرەم کرد کەوتم بەهۆی شلبوونەوەی کریستاڵەکانی ناو گوێی ناوەوە و هاتنە ناوەی ناو کەوانەکان کەوتم جاری وا هەیە لە جوڵەیەکی خێرای سەرەوە دروستە بێت ئەگەرمە لەو جۆرە بێت بەڵێ دروستە بێت ئەگەر ئەو کەسە بۆ نمونە ملی بە جیرۆسانێکی تیابێت بۆ نمونە جومگەکانی سەرەوە باش نییە لە بینی کاسی سەر و خوارخۆیان پێڵێن ئەتلەسی ئەوەی خوارخۆی ئەگەر لای بە جیرۆسانێ ڕوویابێ بۆ نمونە تۆ بە خێرایی سەر ئەزوڵێنی شتێکەکەی یەکسەر ئەکرێ گێژبوونەکە ڕووباتەوە بە پێی جۆرەکەیەتی ئەو کەسانی کە ئەم حاڵەتیان توش هەبێت چی نەخۆن باشە خۆراک کاریگەری هەیە لەسەر گێژبوون ئەزانی کەمتر چونکە گێژبوون ئێمە وتمان ئاماژەیە بەڵام بەو شێوەیە نابڵێ ئاماژەیە بۆ بەدخۆراکی ئەکرێ بەدخۆراکی کێشەی تر بۆ تۆ دروستکە دواتر تۆ لە دوای کێشەی دووەمەوە بۆ نمونە گێژبوونەکە بۆ دروست بێ واتە ئەکرێ دیسانەوە بە دووسێ ڕێکاری لێکەوتەیی تۆ ئەم جۆرە لە گێژبوونە بۆ دروست بێت بۆ نمونە ئەو کەسانەی کە بۆ نمونە شەکرایاندا ئابەزێت دوای ئەوە گێژ ئەبن واتە یا خواردنی نەخواردو بۆ نمونە ئەمڕۆ باش خۆراکی نەبووە یان پەستانی دابەزیوە لە بەروی ها وزە دابەزیوە خۆراک دابەزیوە تۆ لە ڕێی دووەمەوە ئەتوانی تووشی گێژبوون بێ نەک یەکسە بڵی تۆ نان نەخۆی گێژەوی بۆ نمونە ئەمێ بزان باس لەوە بکەین کە ئەو کەسانی تووشی ئەم حاڵەتە بن حەوانەوە تا چەند گرنگە بۆ ئەوان تا چەند گرنگە لەو کاتێ ئەوان بحاوێنە بۆ ئەوەی کە ئەم حاڵەتە تێبپەڕێن ئەدیسان و ئێمە سەری واکەم زین ئەمە چ جۆرێکێتی بۆ نمونە ئەو کەسانی کە میگرێنیان هەیە واتە ئەو نەخۆشی پێ ئەو ترە شەقیقە یەکێ لە ئاماژەکانی شەقیقە بەدەل لەوەی کە ئەمە ئاماژەی زۆرە لایەکە گرێتەوە ئاوڕاتی هەندێک کێشێتیا بەڵام یەکێ لە نیشانەکانی تری یاریکێ لە کێشەکانی تری گێژبوونە ئەجا ئەو کەسانی کە تووشی شەقیقە ئەبن خۆی وایە ئەو کەسانە حەز لە حەوانەوە ئەکەن حەزەکەن بچنە شوێنێکەوە تاریک بێ حەزەکەم بچنە شوێنێکەوە دەنگەدەنگ و ژاوژایتیانە بێ حەزەکەن چاویان داخن واتە ئەم جۆرەی کە ئەمە خۆی لە بنەڕەتایەکێکە لە جۆرەکانی سەرێشە کە ئەم گێژبوونەش لەگەڵ خۆیان ئەهێنێ ئەم هەر بە ئیجباری ئەبێ بچێ پاڵکەوە حەوانەوەیت بخۆ دروستکە ئەگەر حەوانەیە دروست ناکات لە شوێنێکی ژاوژاوە بێ لاوانەیە زۆر نەئارام بێ لاوانەیە زۆر تووڕە بێ بۆ نمونە ئەو ئەم جۆرەیەتی کە خۆی بە ئیجباری ئەو با تووشی حەوانەوە دەکات ئەو کەسانەی تری کە ملیان ئەیەشێت لە بەروی زۆر دانیشتون یا زۆر ساریان لێ خوڕیوە ملیان پاڵ نایەتەوە بۆ نمونە سەپۆرتی نییە ئەم کەسانە لەوانەیە هێشتا هەست بەوە نەکە ئەبێ بچێ بەحەوێتەوە بۆ نمونە لەوانەیە پێ بڵێ ئەخە من ئیشم زۆر ماوە ئەبێ تا دووسێ شەو خەریک بم جەم بۆ کەسانە ئەڵێم ناوبڕێکی تێکە چۆن ئێوە هەروە لە بەرنامەکە ناوبڕێت دروستەکە بڕ ناوبڕێکی تێکە بڕۆ نیو سەعات بەحەوێرەوە پاڵکەوە دواتر دەست پێکەرەوە جاری وا هەیە ئەو کەسانە خۆیان ناگەن ئەو خاڵەی بڵێ ئێسم لێرە حەوانەوە پێویستە تاو پێی نەما
بەڵام حەوانەوە هەموو کاتێ بۆ هەموو جۆرەکانی زۆر پێویست و بەسوودە. کاکزاناوەکو دوامین پرسیارم چارەسەرە فیزیایەکان چییە بۆ گەشتبوون و ئێوە چۆن چارەسەری بۆکەن؟ بەڵێ هەندێک هەیە بە ئێمە ناکرێ ئەبێ دەرمان و شتی تایبەتی وەگرێ هەندێکی بە ئێماکرێ ئەوەی کە پەیوەندی بۆ جۆرەوە هەبوو کۆتمان لە ئەنجامی بە گیرۆسان و یا گرژبوونی ماسوولەکانەوەی ئەوە بە ئێماکرێ ئێمە توانین سیر بکەین پشکنین بکەین زانین چه جمگەیەک بە گیرۆساوە بە شوەیەکی فیزیکی ماتوان بخینەوە گەڕ ئەگە پەیوەندی بۆ جۆرەوە هەیە کەوتم کریستاڵەکان لە گوێنەوە ئەچێتە ناو کانەکان و ئەوەش بە ئێماکرێت ئەتوانین هەندێک ڕێکاری تایبەتیمان هەیە لە ڕێی فیزیکی و وای لەکەین بچێتەوە شوێنی خۆی. ڕێکارەکان چین؟ ئەخرۆ تەکنیکە ئەبێ من بیکەم ئەبێ نەخۆشە بەدەستمایە بۆی بکەم باش نییە ئەگەر ئەو کەسە بۆ نمونە زۆر جا پەستانی خوێنی دابەزێ پێ یاڵێن خۆت بناسە بە ئامێرێکە هەبێ و کاتانەی کە هەستەکەی ئاواگێژیت با پەستانی خوێنە بۆ بگیری ئەگە زۆر دابەزیوە خێراب چۆ پاڵکەوە و قاچ بەرزکەوە جاریوە من لە نۆریگەکەی خۆما کەسێک بۆ نمونە لای من بۆ هەندێک ئیشم بۆ کردوە هەڵەسێتەوە مێ بڕوا گێژ ئەبێ یەکسە پاڵی خەمەوە قاچی بەرزەکەمەوە واتە ئێمە لەو کاتانایەنە پێشەوە کە شتێکی میکانیکی شتێکی فیزیکی پێویستە ئەشێ ئێمە نەسیحەتیەوە کەسەکەین هەندێک وەرزشی پیشان بین بڵین لە ڕێی ئەم وەرزشەوە سوڕی خوێنە باشکە چکەوە جۆرێکی بوو سوڕی خوێن و دڵ ئەگە سوڕی خوێن و دڵ باش نەبێت ئەتوانێت ئەوەش گەژبوو دروستکە ئەکرێ ئێمە لە ڕێی وەرزشەوە لە ڕێی چالاکردنەوە ئەو کەسەوە هەندێک لەو جۆرانەی تری گەژبوون چارەسەر بکەین واتە ئێمە پەیوەندیمان بە شتە میکانیکی و فیزیەکانەوە هەیە و ئەو شتانی کە پەیوەندیان بە نێتی ژیانی ڕۆژانە و دانیشتنەوەیە. زۆر باشە دەستەکانە خۆش سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ بەڕێزانە ئەحمەد ماستەر لە چارەسەری سەر و مل و شەویلگە و پسپۆڕی چارەسەری فیزیایی وەرزش باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو. بەڵێ ئازانم راپۆرتێکمان هەیە بە یەکەوە بینەریە بین و دواتر بەردەوامە بین. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی بەرپرسانی پەروەردەی و ژمارەیەک لە خوێندکارە سەرکەوتوەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە لە نەحیەی تەقتەق و سێگرکان و خاڵخاڵان مەراسیمی ساڵانەی بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوفی پەروەردەیی بەڕێوەچوو. ساڵانە بە نزیکەی 250 تا 300 خوێندکاری لە خۆگرتیا بە مەبەستی کردنەوەی خولێکی بەهێزکردن لە درێژایی ساڵەکە بۆ ئەو خوێندکارانەی کە پێویستیان پێیتی بەپێی بابەتەکان یعنی هەموو ئەوانە لە ئەرچی خۆیان گرتێوە کە خانەوادە بۆیە ئەوە زۆر گەورەیە زۆر بەنرخە. خوا لێ خۆش بوو دکتۆر ڕەوف باوکم وەسیەتی بوو کە ئەو پرۆژەیە بەردەوام بێ لە دوای ئەو لە دوای منش کە وەسیەتە بۆ مناڵەکانم کە ئەم پرۆژێ دەبێت بەردەوام بێتن. ئەم پرۆژەیە پرۆژەی شارۆچکەی تەختەقە پرۆژەی خەڵکی تەختەقە کە ئێمە توانیمانە بۆ پرۆژەیە بتوانین گەورەترین خزمەت بۆ تەڵەبە خۆشەویستەکانمان بگەێنین بۆ ئەو قوتابیانەی کە بەڕاستی کە دەیانوێ مستەقبلێکی باش بۆ خۆیان دروستکەن. لە ئەمڕۆ 16مین مەراسیمی خەڵاتی ساڵانەی دکتۆر ڕەوفە بۆ خوێندکارە یەکەمەکانی تەقتەق و سێگرکان و قەرەناو لە پلانێکی جیاواز ئەم ساڵ پێمان باش بۆ هەندان و پشتگیریکردنی زیاتری خوێندکاران مەراسیمەکەمان فراوانتر بکەین هەروەها لە پلانێکی تری تایبەتدا 4 خوێندکاری یەکەم و دووەمی سەر ئاستی پەیمانگای تەکنیکی کۆیە دوو بەشەکەی تەقتەق ئەوانیش بەشداری پێ بکەین لە خەڵات و ڕێزلێنانەکە. لە پای هەوڵ و کۆش و ماندووبوونەکانی خوێندکارانی سەرکەوت و ساڵانە بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوف خەڵاتی ئەو خوێندکارانە دەکات کە نمرەی بەرز بەدەست دەهێنن لەسەر ئاستی پەروەردەکە و نەحیەی تەقتەق. لە ناحیەی سێگرکانەوە ئەمڕۆ بەشداری بووم لەم مەراسیمە بۆنەوەی کە توانیم یەکەم لەسەر ئاستی ناحیەکە و چوارەم لەسەر ئاستی کۆی بەدەست بێنم بە کۆنمرەی 688 و تێگەڕای 98.29 زۆر خۆشحاڵ بووم. کۆنمرەکەم 600 معادلە 87.4 زۆر سوپاسی بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوف دەکەم کە هەمیشە بۆ خوێندکارەکان هاوکار بووە هەم بۆ خولی بەهێزکردن هەم دابشکردنی خەڵات بەسەر خوێندکارە سەرکەوتوەکاندا. بنکەی خێرخوازی دکتۆر ڕەوف لە ساڵی 2003 بۆ 2004 دامەزرا و لەو ساوە تاکوی ئێستا با دروشمی خوێندن و خوێندنەوە و دەستگرۆیی بەردەوامە و ساڵانە جگە لە خەڵاتی خوێندکارە یەکەمەکان دەیان خولی پەروەردەی و زانستی بۆ خوێندکارانی نەحیەی تەقتەق و ئاشتی و سێگرکان و خاڵخاڵان دەکاتەوە. ئامان جومعە گەلی کوردستان نەحیەی تەقتەق.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لە ئاتەوەری دووەماندا باس لە کاریگەری مادە پلاستیکەکانەکەین لەسەر مرۆیی و لەسەر ژینگە بزانین کاریگەریەکانی چیا و چۆن توانین ئەم کاریگەریانە کەمتر بکەینەوە لە هەمان کاتیشدا باس لە جۆرەکانی پلاستیکەکەین تا چەند خەڵکی هۆشیاری ئەویان هەیە کە ئەو جۆرانە لێکتری جیا بکەنەوە و پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم کاریگەریانیان لەسەر ژینگە و لەسەر مرۆڤ کەم بکرێتەوە هەر بۆ مەبەستەش بەڕێز دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ و پسپۆڕی ژینگە باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە دکتۆر گیان سڵاو لێوێ و بەیانیت باش بێت بەیانی بەڕێزتان باش و سڵاو لە بەڕێزیشتان سپاس دەکەم بە خێراتیت دکتۆر باس سەرەتا باسێک لە پلاستیک بکەین بزانین پلاستیک چۆن بەرهەم ئەهێنرێت بەڵێ لە ڕاستیە با بڵێن خەڵقی ئێمە ئەوەی بە وێردی هاتووە چەمچێکە ناوێکە هەر لە پلاستیک بەس نازانێت پلاستیک چییە پێکاتی کیمیاوی چییە و لە کێکەوە بۆ بە ینی مۆتەکێک بەرۆکی ئێمە گرتووە و هەموو ژیانی ئێمە لە قاڵب باوە لە ڕاستیە ینی پلاستیک بریتە لە مادەیەکی کیمیاوی ئۆرگانی پێکهێنراو مادەیەکی کیمیایی ئۆرگانی پێکهێنراو کە زیاتر لە بەرهەمە نەوتەکان دروست ئەکرێت و لە سا چواری بەرهەمە نەوتیەکان با بڵین بەکارێ بۆ دروستکردنی مادەی پلاستیک ئەنجا کە ئەڵێن مادەی پلاستیک خۆی لە دوو پێکهاتە پێکێت پێکاتێکیان پێوترێ پۆلیمەر کە ئەمە مادەیەکی ئۆرگانیە وەکو ینی مادەیەکی ئۆرگانیکە لە مۆنۆمێر پێکێت کۆمەڵێ مۆنۆمێر وەکو ملوانکەیەک پێکەوە یەکە بەستن شتێک دروستەکە ناوی پۆلیمەرە لەگەڵ مەوادی تێکراوە مەوادی ئەدتیف مەوادە تێکراوەکان نزیکەی مەوادی تێکراوە ئیتر ئەوەی کە بۆ چاکردنی خەسڵەتی مادە پلاستیکێکەیە یا وەکو فیلەرێک تێ ئەکرێت بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ لە سا تا لە سا 50 پێکهاتەی مادەی پلاستیکی بریتێ لە مادەی تێکراوە ئیتر بەوەی کە ئایا بۆ پڕکردنەوە بێ یا وەکو مەوادی کیمیاوی بێت بۆ چاکردنی خەسڵەتی بێت و ئەو مەوادە کیمیاویانە خۆی لە نزیکەی هەزارەها مادەی کیمیاوی بینێتەوە ئەلێرەوە کارە سات دەست پێکمان ئەنجا مادە پۆلیمەرەکەش ئێمە نزیکەی ینی زیاتر لە سەر و 20 پۆلیمەری جیاوازمان هەیە کە ینی بەکارێ بۆ دروستکردنی مادەی پلاستیکی کەواتە ئەم مادە پلاستیکیانی لە بەردەستی ئێمەیە وەکو ئەوەی کە کۆمەڵەی پیشەسازی با بڵێن مادە پلاستیکیەکان کۆدی یاوەتێ لە یەکەوە تا 7 کۆدی یاوەتە دکتۆر جۆرەکانی کامانن و تا چەند بەپێی ئەوەی کە بۆ خۆراک بەکاربهێنێ یاخود بۆ کەلوپەلی ناوماڵ بەکاربێنێ ئەم جۆرانە ئاگۆڕێت بەداخەوە ئەڵێم ئەمڕۆ لە واقعی ئێمە لەبەرەوەی خەڵکەکە وشاری نییە تێگەیشتنی نییە نازانێت مادەی پلاستیکیەکان چییە و هەموو مادەیەکی کیمیاوی کە دروست کرێ پێوتێ زینۆبارەتێک ینی نامۆیە بە ژینگە ئەم مادەیە ینی چەندەها کاریگەری لەسەر ژیان دروستەکان ئێستا بەپێی ئەوەی ئەو پۆلێنەی کە کۆمەڵی پیشەوەرانی مادە پلاستیکیەکان کردویانە لە ڕقم 1 هەتا 7 و دانێش کەشیانداناوە ڕقم 8 ناوی ABS-ە لە ڕقم 1 بۆ نمونە کە بریتێ لە پۆلی ئیثیلین تێرافالەیت یعنی ئەم بوتڵە لە جۆری یەکەمە ئەمە جۆری یەکەم پۆلی ئیثیلین تێرافالەیت دوای جۆرێک کەمانە های دێنستی پۆلی ئیثیلین ئێستا ئەم پۆلی ئیثیلین تێراسالەیتە ئەگەر ئێمە بچینەوە بۆ ئەرشیفی توێژینەوە زانستیەکان طبیعی من ئەم زانیاریانی بەبەڕێستیم لە دوو توێژینەوەی زانستی کە ینی ئەم توێژینەوەیان ساڵی 2019 کراوە کە نزیکەی 114 سەرچاوە و کەسایەتی توێژەرتیا بەشدار بووە بە ڕاکانیان و ئەم توێژینەوەش کە لە ساڵی 2009 ئەنجام دراوە لە گۆڤاری ڕۆیال سۆسایەتی بی بڵاو کرایەوە ئەمە لە ئەمە یەکەم ئەمە یەکەم راپۆرتی شامل بوو ئەمەش نزیکەی 60 توێژەر لە زانکۆ گیانەکان بەشداریان تیا کردووە ئەمانە زانیاریان ناوە لەسەر با بڵێن کاریگەری مادە پلاستیکیەکان ئەو مادانی کە تێ ئەکرێت وەکو ئەدتیف وەکو مادەی تێکراوە و لەگەڵ خودی پۆلیمەرەکە خۆی لەسەر ژیان لە ڕاستیە زۆری مادە با بڵێن تێکراوەکان کارتێکردنیان هەیە کارتێکنیان هەیە بێجگە لە PVC کە جۆری سێ هەمە اینجا بەڕێزت پرسیارت کرد ئایا کام جۆران سیڤە ینی ئێمە واقعی ئێمە هەر هەمووی بەکارێنێت هەمووی لەگەڵ خواردنەوە لەگەڵ ئاو لە هەموو جێگای بەکارێنێت و دوایەوە
ژیانیشمان ماڵەکەمان عەرزمان پلاستیکە، دیوارمان، پەنجەرەمان، بۆری ئاومان، مۆبایلمان، کۆمپیوتەرمان، بام لە ئاوەی دەستی مناڵەکانمان، بوتڵی سەلاینی ئەو مغەزەی کە ئەکری ئیتر مادەی پلاستیکی. جۆری یەک ئەمە با بڵێن کەوتم ناوی پۆلی ئێتیلین تێرافالێتە، ئێستاکە ئەبێ ئەم جۆرە قەدەغە بکرێت. هۆکار چییە؟ هۆکار لەبەر ئەوەی کە مادەی ثالێت ئەمە لەو مادانەیە کە کار لەسەر ژیان ئەکات و کۆمەڵێ ینی لایانی نەرێنی هەیە لەسەر ژیانی ئینسان، لەوانە تێگەری هۆرمۆنەکانە، لەوانە ئەبێتە هۆی عەجزی گورچی لەو جگەر، لەوانە جیازی مەناعی کەم ئەکاتەوە، لەوانە کاوێ دکتۆر ئەم هەموو مەترسی هەیە بۆچی تا ئێستا قەدەغە نەکراوە؟ خرەزایان بۆچی قەدەغە نەکراوە؟ لەبەر ئەوەی کە مادەی پلاستیکی ئێستا لوبیەکی گەورەی لە پشتە، سەرمایەکی گەورەی لە پشتە، یعنی با بڵێن سەرمایە گەورەی لە پشتە، هەزارەها ئینسانی ئەکادمیان کردیوە کە با بڵێن دژی بانگهێشتی ئێمەی يعني ئەکادمی بۆم حقیقەتە قسە ئەکەن کە ئەڵێمانە سەیف و هیچ مشکلی نییە و کێشەی نییە و ئەمە لە ڕاستیا خۆی ینی ئەمسا لەم توێژینەوە تایەتی کە ینی توێژینەوەت کچ ینی هەر پێکاتێ لەو پێکاتانی کە بە تایبەتی PVC جۆری سێهەممە کە ئەسووتێنرێت کە ئەسووتێن چیکە ئەجا حەزم کرد بۆ بینەری خۆشەویست با لێرە ئەم ڕسمیان پیشاندەم ئەمە حەو جۆرەکەیە ئەمە جۆری یەکەمە لەم بۆتڵەیە کە تایەتی ئەمە جۆری دووهەم های دێنستی ئەمەیان جۆری دووەمە های دێنستی پۆلی ئەتیلین ئەم نوعیان تا ڕادێک سەیفە بوو چونکە تەنها مادەی پۆلیمەرەکەی تایە ینی کارلێکی لەگەڵ پێکاتی خۆراکی بەکارێت لەگەڵ ینی با بڵێن ڕووپۆشی ئەو قوتوانی کە موادی خۆراکی تیا تا حدێک سەیفە بەڵام جۆری سێهەم کە پێوتێ پۆلیڤەنایل کلۆراید ئەمە ینی خۆی وەکو پۆلیمەر لەبەرەوەی مادەی کلۆری تێئەکرێت لەگەڵشە چەندەها توخمی قورسی تێکرد بێجگەل لە مادە تێکراوەکان ئەم مادێ مەترسیترین دار ئەمە لە پەنجەرا بەکارێت لە دەرگا بەکارێت و هەندێک جار لە قوتوی خواردنا بەکارێت بە تایبەتی کە ئەسووتێت کە ئەسووتێت نزیکەی 14-15 مادەی ژەهراوی ئەکاتە ژینکەکەت. ئەنجا ئەچین بۆ ڕقم 4 ئەمەش لۆ دێنستی پۆلی ئێتیلینی پێوتێت لۆ ئەمیش هەر تقریبا تا حدێک سەیفە ینی باشە ینی چکە بەس پۆلیمەرەکەی تایە لەگەم ڕقم 5 کە پۆلی پرۆپیلینە ئەمەش سەیفە کەواتە ئەوەی کە ئێمە توانین 2 لەگەڵ 3 لەگەڵ 5 ئەمما 6 پۆلی ستاینینە ینی ئەوە زۆر خراپە ئەوە زۆربەی بەڕادەکان لەو شێوە پلاستیکە دروستە بەڵێ ئەجا نوعیشکەمان هەیە کە ڕقم مسر خۆر نەگیراوە نەخێ تەواوە ینی جۆری ڕقم حەوت ئەمە کۆمەڵێ پۆلیمەری جیاواز لە خۆ ئەگرێت پۆلی مەسەلە کاربۆنیتە پۆلی میسیلتە یعنی کۆمەڵێ مەوادی پۆلیمەری جیاواز هەمووی لەژێر حەوت تا جێگە بێتەوە خۆی لە ڕاستیە ئێمە تەنها ئەبێ تەنها 2 لەگەڵ 4 لەگەڵ 5 لەگەڵ مەوادی خۆراکی و ئاوی و ئەمانە بەکاری بێنین چ بەوەی تێکین چ بەوەی کە تیا پارێزین چونکە ئەمانەی تر ئەو مادە تێکراوانەی کە تێ ئەکرێت لەوانە مەسەلە بیسفینۆڵ ئەی کە ئەمە مادێکی زۆر کوشندەیە مادێکی زۆر ژەهراویە و بە پێی ئەم توێژینەوانەی کە لامە بەپێی ئەم توێژینە سنتەری مەسەلە توێژینەوەکان و پاراستنی نەخۆشی لە ئەمریکا ئەڵێ ئێستاکە لە سا تقریبا 93 خەڵک لە سا 93 خەڵک وەکەوەی کە دراسیان کردووە لە ئەمریکا مادەی بیسفینۆڵ ئەی لە خوێنەکە بوونی هەیە لە ساسە ئەنجاڵێ لە سا تقریبا لە هەر 8 مناڵ لە 10 مناڵ ئەو مادانە لە جستای هەیە ینی ئەمانە حقەتێکە کە نوکۆڵی ناکرێت ئەوانی بە مادە خۆراکیەکان یان خود ڕۆکەکان دروستەکرێ ئەمانە چی؟ ینی مەبەستی مادەی پلاستیکی ینی ئەو ڕێژەی کە دروست دەکرێت لە مادەی با بڵێن لە مادەی پلاستیکی سروشتی ئاستەکەی زۆر کەمە ینی 1% کاتەوانە باشترن ئەوانە تا حدێت ئەزانین بۆچی باشترە چونکەم یەکەم پێکاتەکانی ینی خۆی سروشتین لە سروشتا دروست بووە دووهەم ئەتوانرێت بایۆدیگرادبڵ ینی ئەتوانێت بەکتریا کاری لەسەر بکە و شیتەڵی کاتەوە زوو بە زوو بەس ئەمانەی کە چیمیاوین ئەمانە لە سەدان بۆ 500 ساڵێوێ هەتا یاری بابن شێ بێتەوە بەس کە شیش ئەبێتەوە یعنی ئەمە کۆتایی بە کێشەکە نێناوە ئەمما دێ لەم قەبارە گەورەیەوە هەڵ ئەوەرێ بۆ پارچەی ورد کە ماکرۆ یعنی لە ماکرۆ با بڵێن
پلاستیکەوە بێ من مایکرۆ پلاستیک یعنی با بڵێن ئەو پارچە پلاستیکیانەیە کە قەبارەکەی لە 5 متر کەمترە ئەو کاتە تێکەڵ بە هەواکەتە بێت تۆ لە هەواوە هەڵێ بژی تێکەڵ بە خۆراک دەبێت تێکەڵ بە ئاو دەبێت یاعی تێکەڵ بە ژیان هەموو ژیان دەبێت هەل بەو هۆکارەیە ئەو سەرچاوانە ئاماژیان پێ کردووە سێ سەرچاوی لە سێ زانکۆی جیهانی زانکۆی میشیگان زانکۆی ڕۆکستەر تاکید لەوە ئەکەن کە ئەمڕۆ ئێمە مڕکەبەکانی ثالث کاکرێت ئەم جۆرەوە تێرا ثالث و مڕکەبەکانی بیسفینۆڵ ئەید لە نزیکەی لەسەرون 90 کەس لە 100 کەس لە جستەیە بوونی ئەمە ڕاستی دکتۆر باسێک لەوە بکەین کە زۆر مارکێت هەیە کە ئەو دەبە ئەوانە لەبەر خۆرادا ئەنێن یاخود ئێمە زۆربەی کات ئەم پلاستیکانی کە هەمان ناو مایکرۆدای ئەنین یاخود دووبارە بەکاری ئەهێنینەوانێ بڵین بۆ نمونە ئەیکەینە بە فرگرەوانێ و ئاویتی ئەەکەینەوە بەکاری ئەهێنینەوە گەرما و سەرما تا چەند کاریگەری هەیە لەسەر پلاستیکەکان و تا چەنە بێتە هۆکاریەوەی کە ئەو ماوادەی کە لە ناویەتی و خۆراکی لە ناویەتی ژەهراوی بکات بەڵێ ئەمە خۆی لە خۆیان پرسێکی جوانە لە ڕاستەیە ئێمە ینی بۆ وەڵامی ئەم پرسیاری بەڕێزت ئەمە ئەبێ ئەو ڕاستی بزانین لەسەر ئەم کۆدانە ئەو حقەتەش نووسراوە ئایا تۆ توانی ئەم مادە پلاستیکی جاریش کە بەکاری بێنی تۆ ڕیوزی بکەیتەوە ئەوە نووسراوە بەس خەڵکی ئەمە گوێ بەوە نایە هەمووی ڕیوز دەکاتەوە هەمووی ینی دەیان جار بەکارێنێتەوە سەڵێکی ماست کە پۆلیکاربۆنێتە ئەساسەن هەر نابێ بەکاربێت لە جۆری حوتە ینی دەیان جار کۆیەکاتەوە ماستی تیەکاتەوە مەحەقەتێکە ئەبێ ینی پێلێنین حقەتی دووهەم ئەم پێکاتە پلاستیکیانە لە بارودۆخی سروشتی و ناسروشتی هەر وەکو یەک مادەی لێ دەرئەچێت بەڵام ئەگەر هات بارودۆخەکەت مەسەلەکو بەرزت ئامانە پلەی گەرما زیابوو تیشکی بەرکەوتەی تیشکی ڕۆژ ئەم با بڵێن فاکتەرە ژینگەیانە زیاتر ینی با بڵێن لە دەرچوونی ئەو مادە تێکراوانە بە تایبەتی دەرچوونی ئەو مادە تێکراوەکان بۆ خۆراکەکە یا بۆ ئاوەکە زیعکات کەواتە با بڵێن بە هیچ کلۆجێ تەندروست نییە بە تایبەتی موادی پلاستیکی ئەگەر شلمنی لە خۆگرت بێت یا ئەگەر خۆراکی لەگەڵ خۆگرت بێت لەبەر هەتاوی ڕاستە خۆدانرێت شکامە تیشکی یوڤیتایە و هەروها ئەو شەپۆلانەی کە لەو تیشکە هاندەر ئەبێ کە بەشێک لەو مادە تێکراوانە لەو ئەدەتیفانە ڕاستەوخۆ بچێتە ناو خواردنەکانەوە ئەجا حقەتێکی زانستی تریشەیە کە ئێمە بێ پێی لێ بنین ئەم مادە تێکراوانە لەگەڵ پۆلیمەرەکە بە بۆندی شیمیایی پێکەوە نەبەستاون حتا چەسپاو بن و بە ئاسانی لی دەرنەچن یا لێ ڕیلیز نەبن بەداخۆیانی تێکەڵەن وەکو میکسچەرێک وایە تێکەڵەن لەبەر ئەوە هەموو دقەیە ئەو ئەگەرە هەیە کە ئەو مادانە و بە تایبەتی لەو بارودۆخانەی کە بەڕێزت ئاماژەی پێکرد ینی زیاتر ئەو مادانە زۆر باشە دکتۆر باباسێک لە ریسایکلین بکەین تا چەند گرنگە ئەم مادانە لەگەڵ مادەکانی تر جیا بکرێنەوە لە یەکتری بۆ ئەوی کاریگەریەکانی کەمتر بێت لەسەر ژینگە و تا چەند ئەمە کراوە لە هەرێمی کوردستان لە ڕاستیە تازە بە تازە ئەمەش پرسیارێکی هەر بەجێیە ینی ئەمڕۆ ینی یەکێک وەکوم توێژینەوە ئاماژەی پێکات ئەم توێژینەوەی کە 2019 کراوە ئەڵێ لە ساڵی 50 هەتا 2018 نزیکەی 6 ملیار لەدا 3 تەن مادەی پلاستیکی بەرهەمێداوە ئێستا بەس بە تەنها سەرچاوە ئاویەکان ئۆقیانوسێکی ئاوی دروست بووە ینی لە محیطی هادی کە نزیکەی ئەمە نزیکەی 653 میلیۆن تەن ینی ماوەدی پلاستیکی تێکەڵ بووە ئەم مادانە بە تەواوی کاری کردو دەسەر ژیانی با بڵێن ئەکوا ئیکۆسیستم ژیانی ئاوی یا ئیکۆسیستمی ئاوی ینی بە بەڵگەی ئەوەی نزیکەی لە 180 جۆر بوونەوەری جیاواز ئیتر لە باڵندەکان لە ئاژەڵە کێوێکان لە ئاژەڵە ئاوێکان ئەمڕۆ بخۆری بەشێک لەو مادە پلاستیکیان مادە پلاستیکیەکان خوارد و هەر کاتێ مرۆڤ ئەو ئاژەڵانەی خوارد بە تایبەتی ماسیەوەوان ئەوە ڕاستەوخۆ ئەو پێکاتانی کە تێکەڵ بەو بوونەوەرە بۆ تێکەڵ بەجستی مرۆڤەکە ئەبێت لە چوارچێوەی با بڵێن پرۆسێک پێوتێ زنجیرەی خۆراک ئەو پێکاتەی لە خۆراکی ئەو ماسیایە کاتێک کە من ئیخۆم پێکاتەکە تێکەڵ بەجستی من ئەبێت ئەمە بێجگەل لەوەی کە بۆتە هۆی قڕبوونی ژمارەیەکی زۆر لە یعنی لەو بوونەوەرە ئاویانە کەواتە ئەمڕۆ مادە پلاستیکیەکان ینی فشارێکی گەورەی لەسەر حەسارەکە دروست کرد ئەجا یەکێک لەو چارەسانانانی کە ئێمە بیری لێ بکەینەوە کە بۆی کە ئەم مادە پلاستیکیانە کەم بکەینەوە ئەبێ هەوڵڵین یەکەم هەنگاومان
بەکارهێنانی ڕدیوسی بکەین ینی بەکارهێنانی کەمکەینەوە و باڵێن ئەڵتەرنەتیڤەکان بۆی چیە مەسەلە تۆ پۆرسلین بەکاربێنی شوشە بەکاربێنی تەختە بەکاربێنی چرم بەکاربێنی ئەبێ خۆمان ینی مەسەلە لە کڕینی نانە بۆ نەبێ بە کللتور ئێمە هەرێکی 4-5 علاگەی خام دروستکە لە ماڵەوە کاتێککە چی لە نانەخانەکە نانەکرێت لە باتێ بچێت لەوێ ئەم نانە گەرمە بکاتە مادەیەکی پۆلی ئەسیدی مادەیەکی ینی پلاستیکیەوە نایلۆنەوە بینێتەوە ماڵەوە لەو کاتە بۆ گەرمایە ئەنوا لەو پێکاتەی دەرەچوو تامیشی ناخۆشەکە تورەکە لەگەڵ خۆی بە کەواتە گەت ئێمە ئەم هەنگاوانەمان کرد یا جلێک ئەگە بزانین ماوەدی پلاستیکی تایە کومبارێک فەرشێ لە باتی ئەوەی کە مەسەلە فرین و تێکەڵ بشینکەی ئەگە بتوانین جارێک کە ینی ئەم هینە بۆی کە ڕگیوزی کەینەوە دووبارە بەکاری بینەوە ئەمە خۆی لە خۆی ئەگەر جارێک کە ئێمە شتێکمان بەکارێناوە ئەمە با بڵێن پێشگیریە بۆ ڕدیوز کەسەکانەوە هەیە بەڵێ کەواتە یەکەم هەنگا و دوو هەنگاممان ئێمە ئەبێ یەکەم چەندمان پێ ئەکرێت بەکارهێنانی کەمکەینەوە ڕدیوسیکەین ئەجا دوو هەنگا و ئەگەر بهات ئەگەر ڕدیوسمان پێنەکە ڕیوزی بکەینەوە دوو جار یعنی ئەو مادێ و 3 جار ئەگەر مادەکە لێن و سابوو ئەتوانانی ئەم مادەیە بەکاربێنیتەوە بگەڕێتەوە بۆ کۆدەکانی نەکسەر بە خۆتۆ بەکاری بێنیتەوە بڵێ وڵا من خزمەتی ژینگەکەمە مادەیە بەکارێنمەوە یا ڕیوزێکەمە جاری سێهەم ئێمە ئەتوانین چی بکەین ئەو کاتە ڕیسایکل وەکو بەڕێز ئاماژە پێکرد ئێستا لە جیهانە بەتایبەتی لە وڵاتە ئەوروپیەکان جا خۆی کێشەیەکی شێ بۆ نەکبەتی ینی مادەی پلاستیکیەکان یعنی نزیکەی لە 151 بەرهەمی جیهانی مادەی پلاستیکیەکان لە ئاسیا بەکارێ تەنها سین بە تەنها لە 26 بەکارێ ئاسیا تر 25 بەکارێنە هەموو مەجموعی ئیتحادی ئەوروپی لە 190 بەکارێت و ئەمریکا لە 120 رووسیا لە 102 بەکارێنێ با بڵێن شەرقی ئەوسەڵ لە 102 بەکارێنێت ینی کیشوەری ئاسیا بەتایبەتی لە 151 بەرهەمی مادەی پلاستیکی جیهانی تیا بەکارێت ئەمە کارەساتێکی گەورەیەکە خوڵقاوە بۆمان تۆ ئەبینیت ئێسامە دەشتەچین دەرەچین ئاوەچین هەمووی مەوادی پلاستیکی تێکەڵ بووە جا بۆ ئەوەی کە ئێمە هاندام بکەین و ڕێگری بکەین لەمە ڕێگری بکەین ئەبێ ینی با بڵێن هەڵمەت لەسەر با ڕیسایکلی بکەینەوە خۆشبەختانە ئێستا هەندێک کارگەی بچکۆلە هەیە ینی کۆی ئەکەنەوە ئەی بازە پێکاتی تری لێ دروستەکەن ئەمە کارێکی باشە و کۆمپانیای فاروق با بڵێن کۆمپانیای کاک فاروقی مەلا مستەفا ئێستا کۆمپانیایکی هەیە ئێستا هەوڵ ئەوان ینی ئەم پاشەڕۆڕقانە ینی بە شێوەیەکی گشتی ئەوەی مادەی کاربۆنی تایە مادە پلاستیکیەکان هەمووی بنەماکەی کاربۆنە ئەوەی کاربۆنی تایە ئەم مادەیە کۆ بکەنەوە بیکەن بە مادەیە کە ناوی RDF وەکو سەرچاوە لە کارگەی چیمەنتۆکە بەکاری بێنێ ئەمە هەنگاوێکی باشە و هەنگاوی باشتر وەکوی کە لە ئەوروپا پەیڕەو کراوە ئەمڕۆ ئەگەر هات ئەم مادە پلاستیکیانە ینی خۆم مەسەلە 3 هەفتە پێش ئێستا کە لە ئەڵمانیا بووم ینی ئەم مادە پلاستیکیانی یەک نەفەر اللهم ئەوانەی کە لە با بڵێن لە مەتاڕەکانن لە وێزگەکانن بۆیان ناکرێت کۆی کەنەوە هەچی ئەوەی کەیکرێت لە ماڵەوە کۆی ئەکاتەوە جارێشکەی باتەوە بۆ سوپەرمارکەی گەلەی کردیوە هەمووی لێوەرەگیرێتەوە پارەی پێدێتەوە ئەگەر هات حکوومەتی ئێمەش ئەم با بڵێن پرۆسەیە پەیڕەو کات ئەگەر خەڵکەکە خۆشی تااقەتی نەبوومانەکە کاتەوە خەڵقانێک هەیە ئەبێ بە بژێوی ژیانیان بە دوایە ئەڕۆن لە تەنەکەی خۆڵەکان درێن لەم لاکۆیەکەنەوە لەو لاکۆیەکەنەوە ئەگەر هاندان بۆ مەوزوعە زیاتر بکرێت بۆ خەڵکەکە خەڵکێکی زۆرەقیتە ئیش لەگەلیشە با بڵێن ئەرک و لۆت لەسەر ژینگەکەت کەمەکەیتەوە دکتۆر لە زۆربەی وڵاتان زبڵی خۆڵەکان جیاکراونەتەوە بەڵام لە هەرێمی کوردستان ئێشتا ئەمە نەکراوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنەوە تا چەند گرنگە بە زووترین کات زبڵی خۆڵەکان جیا بکرێتەوە بۆ ئەوی کە بتوانین ئەو مادانی پلاستیکە لە خۆڵەکانی تری جیا بکەینەوەوانێ طبی ئەمەش یعنی ئەمڕۆ پاشەڕۆی ڕاق سۆلیت وێست یعنی ئەمە کارەساتێکی دیری گەورەیە خڵقاوە کە لەسەر ژینگە و پلاستیکیش بە بەشێک لە سۆلیت وێست یعنی با بڵێن پاشەڕۆی ڕقدادێت بەداخەوە ئەڵێم لە واقعی ئێمە لەبەرەوەی کە تێگەشتێکی وامان نییە مادەی ژینگە وکو پێویست نەخوێنراوە ئێستا هەر دەرسێکەیە ئەگەر ئیشەڵا بەشێکی ژینگە کرایەوە دەرسێکەیە بە ناوی سۆلیت وێست مەنیجمنت چۆن ئیدارەی مادەی ڕق ئەکەیت ئیداری مادەی ڕق ئەم مادەی کە لەو کاتەی یەتە بەرهەم و لەو کاتێک کە بەکارێنی و لەو کاتێک کە ئەم مادەیە لە کار ئەکەوێت چی لەم مادەیە ئەکەیت
ئەگەر بەهاتە ئێدارێکی تەندروستمان بۆ خاشاکە ڕقەیکە هەمانە بە شێوەیەکی تەندروست هەمان بووە بەتەکیید باشتر بوو طبیعی مەسەلە چەندەها مادەی تایە و ئەتوانی جاریشکە بەکاری بێنیتەوە بۆ کاغز و کارتۆن ساوە لە ئەوروپا کار پێکراوە کاغز بەجێ کارتۆن بەجێ هەرێکە جاریشکە کاغز و کارتۆنی لێ دروستەکەێتەوە وایاکرێ بەسەر چاوەیەکی وزە شوشەکان بە نوع جیاوازەکانیەوە سەوز و قاوەی و سپی ئەمانە کۆئەکرێتەوە مەوادی ئەلمنیۆم معدەنیەکان ئەمە کۆئەکرێتەوە و جاریشکە ڕیسایکل ئەکرێتەوە ئەو پیلانەی ئەو پاتیماتریانە ئەمە چەنەها توخمی قورسی تایە کە تێکەڵبوونیان بە ژینگە کارەساتی گەورە دروستەکان بە تایبەتیوانی کادمیمی تایە ئەوەی تێ قورقوشمی تایە ئەوەی جیوەی تایە ئەوەی ینی کرۆمی تایە ئەمانە کاتێک تێکەڵە بن ماوەی درێژخایەن لە خاکەکەیە لە ئاوەکە ئەمنێ و بەردەوام لێشی دەرەچێ و ئاوەکەش پیسەکە و خاکەکەش پیسەکە ئەگەر ئەمانش کۆ بکرێتەوە ئەنجام مادەی پلاسیکیش و خاشاکی ڕقی خان و بەرەش بەجیە ئەگەر هاتە پۆلێنکردنێ بکرایە بۆ ئەمانە هەل لە ماڵەکانەوە لە ماڵەکانەوە وەکو چۆن مثل کار پێکراوە لە وڵاتان ئەمڕۆ چەند حاوەیەکی خۆڵ هەیە تەنها ینی یەک حاوێنی یەک تەنەکەی خۆڵ نییە ئێمە تەنەکەیەکمانەیە بەس هەموو شتێکی تێکین هەموو خۆراشی تێکین شوشەی تێکین مادەی قوتوی تێکین پلاسیکی تێکین دا و دەرمانیشی تێکین حتا پاشەڕۆی دا و دەرمانیشی تێکین ینی کە ئەمە بە هیچ شێوەیەک و بە هیچ کلۆجێک ڕێگە پێدراونێن تۆ مەسەلە پێکاتی یا پاشەڕۆی مەوادی دا و دەرمان داودەرمان بە تایبەتی ئەوە مادە قڕکەرەکان بە هیچ شێوەیەک تۆ بیکەیتە پاشەڕەوە ئەگەر بەهاتە ئەم حکومەتی ئێمە بیری لەم پرۆسەیە کردایە بە دڵنیاییەوە ینی یەکەم جار زۆر خزمەتی تەندروستیە کرد چونکە چەندەها ئینسانمانەیە چەندەها ئینسانمانەیە لە دوای ینی بوونی ئەم پێکاتە کیمیاویانە ینی کاریان تێکرا و تەندروستیان تێک چووە ئەگەر بەهاتە ئەمانە ینی بەشێکیان ئەکرایەوە بە توخمەکە بۆ خۆی و جاریشکە ڕیوز ئەکرایەوە و ڕیسایکڵ ئەکرایەوە بەشێکی شکرا بەسەر چاوەی وسە ئێستا ئەوەی کە کراوە لای ئێمە مە هەنگاوێکی باشە محاوەلاکەن لە سا هەشتای خۆڵ و خاشاک سا هەشتای بیکەن بە مادەی RDF لە سا بیستیشی بە شێوەیەکی زانستیانە لە ژێر خاکە بیشارنەوە ئەمە هەنگاوێکی باشە بەس ئەگەر بێت ئێمە هەنگاونانمان بەو شێوەیە بێت وەکو بەڕێزت ئاماژەی پێکەیت هەر مادێ بە پێی تایبەتمەندێتی خۆی خصوصێتی خۆی جارێک کە ڕیسایکل کرێ و ڕیوز کرێ بە تاکید ئەمە خەڵقێکی زۆرە خراتە ئیش و لۆدێکی گەورەش لەسەر پیسکردنی ژینگە کەمەوێتەوە بێگومان دەستەکانە خۆش بێ دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ دکتۆر ساڵح نەجیب مامۆستای زانکۆ پسپۆڕی ژینگە کابەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بەڵێ عزیزانم ڤیدیۆکمان ئامادەیە لەلایەن هاوکارمان حەیدەرەوە لا کفریۆ بۆی ئامادەکردوین با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. دیارە ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی کفری لەگەڵ بەشی هونەری مەراسیمێکی تایبەتی ڕێخست بۆ ئەو مامۆستا و فەرمانبەران و پاسەوان و کارگوزارانی کە ساڵانێک خزمەتی بەواری پەروەردەکردن بۆ زیاتر قسەکردن دەمەوێت لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا ئیسماعیل سەمین قسە بکەم بەڕێوەبەری پەروەردە مامۆستا ئیسماعیل جەناب دەکە بێت هێرە سپاسەکەم لە ڕێگەی کەناڵی گەلی کوردستان و ئامانج لەم مەراسیمە چییە پێت وانیە پرۆسەی پەروەردە پرۆسەیەکی گرنگە لەسەر دەستی ئەم مامۆستا و فەرمانبەران و کارگوزارانە منزڵگەی سەرکەوتن بووە یاخود هەنگاوی سەرچاوەیەکی گرنگ بووە بۆ دروستکردنی پەروەردەیەکی تەندروست. پێشەکی سەڵاو لە بەڕێستان و تەلەڤیزۆنی گەلی کوردستانی خۆشەویست و بینەرە بەڕێزەکانی بەڕاستی بۆ لای من ڕۆژێکی زۆر خۆشە ینی دڵخۆشم هەموو ساڵێک مەجموعە لە هاوڕێ و هاو پیشە خۆشەویستەکانمان چی مامۆستای عزیز و خۆشەویست بێ چی فەرمانبەرە بەڕێزەکان بێ کە ساڵەها ساڵە بەڕاستی ئەگەر کوی کەیتەوە من ئەمڕۆ لە یەکمدایەوە هەزارەها ڕۆژ لە خەواڵەستێ بەیانی زوو تاوەدا بۆ فەرمانگەکەی بۆی بتوانێت خزمەتینەوەکان بکانەوە پێ بگەێنێنەوە دوایینەوە و زۆر دڵخۆشم کە بینیانم بە تەندروستیەوە ئەمڕۆ گەیشتنە لووتکەی ئارامی کارکردنیان و کۆتاییان بە ژیانی پیشەیی و کارکردن هێنا هیوادارم تەمەندرێژ و سەلامەت بن و ئەوانەمان کەماینەتەوە خزمەتینەوەکان بکەین پێیان بگەێنین وەکو ئەوان هەموو کەسێ بگاتە لووتکەی خزمەتکردن و ئارامی ژیان ئینشاءڵڵا. مامۆستا لە وتەکاندا ئاماژەت بۆ کرد مەراسیمێکی بچووک بەڵام مانایەکی گەورە پێت وانییە بەم شێوازە بەشێک لە ماندووبوونی ئەوان بە شێوازێکی جوان و ڕێک و پێک ماڵ ئاوایی لە پرۆسەی پەروەردە و فێرکردن دەکەن واتە ئەمە بکرێتە نەریتیە لە هەموو دام و دەستگاکان نەک لە پەروەردە لە تەندروستی لە هەموو ئەو فەرمانگانی کە فەرمانبەرێک خاننشین دەبێت بەم مەراسیمە ماڵاوایی لێ بکرێت دروست و جوانتر و باشتر نییە؟ ئێمە تەنها ئەو ڕێزلێنانی کە پێیانماندا
پاداش شتێکە زۆر گەورەیە بە کوناونیشان و زۆر هیچی شتێکی وان نییە، بەڵام لە ژیانی ئەو ئامێنێتەوە کە ڕێز لەو خزمەتە زۆرەی گیرە و هاندانێکیشە بەوانی ترمان دڵخۆش بین بە کارەکانمان، دڵخۆش بین بە پیشەکانمان بەوەی وەکوەوان خزمەتەکەمان بە جوانی تەواو بکەین. مامۆستا من دەمەوێت کۆتا پرسیار لە جەناب بکەم باس لە وتارەکاندا یاخود لە ڕوخساری بەشێکی زۆری ئەوانەی کە ئەمڕۆ خانشینکران ئەو بەدی دەکرا کە ئاسوودن کە خۆشحاڵن لەوەی جگە لە ئەرکەکەی خۆیان لە پاڵەوە خۆبەخشانە بە شێوازێکی دڵسۆزانە زیاتر لە ئەرکەکەی خۆیان جێبەجێ کردووە. پێت وانیە کوردستان لە ئێستادا پێویستی بەوەیە گیانی ئەم مامۆستایانەوە ئەم فەرمانبەرانە لە ئاستی دەسەڵاتی هەرێمی کوردستان لە هەموو کایەکان جێبەجێ بکرێ؟ پێم وایە لە سیستەمی خانەنشینی هەموو جیهانە ئەو مرۆڤانی کە خانەنشینەکرێن 4 جار و 5 جار و 6 جار و زیاتریش گرنگیان پێدەدرێ بۆ بەرنمەکانی ژیانیان، چی لە ڕووی تەندروستی، چی لە ڕووی دابینکردنی ژیان و خزمەتگوزاری و خزمەتی وەکو بەساڵاتچوانیان و هەروەها موچەکانیان، یان ئەوانە زۆر گرنگە بەوە بەڕێزانە بۆی بتوانن ئەوەی لە تەمەنیان ما بە ئاسوودەی و بارامی بژین. سپاس بۆ ئیسماعیل سەمین بەڕێبەری پەروەردەی کفری. بەڵێ سپاس بۆ جەنابەت. من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کام چالاکیانە بەشی چالاکی هونەری پەروەردەی کفری ئەنجامی دەدات، بە تایبەتەوەی تێبینی دەکرێت سەر ڕای قەیرانی دارایی لەم ساڵانەی ڕابردووشدا چالاکیەکان بەردەوام بوو. من دەمێن بۆ زیاتر قسەکردن لەسەر ئامانج لەم مەراسیمە و بەشی چالاکی هونەری پەروەردەی کفری تا چەند توانویانە مەسەن گەر قەیرانی دارایی نەبێ یاخود تا چەند گەر هاوکاری بکرێن دەتوانن چالاکیەکانیان زۆرتر. مامۆستا کەماڵ دەمەوێت جەناب تۆ لە پرسیاری بەشی هونەری پەروەردەی کفری ئامانج لەم مەراسیمانە چییە؟ یاخود بتوانم بڵێم پێت ئەگەر بێت و پرۆسەی پەروەردە بکرێتەوە حکومەت موچە دابین بکات، ئێوە دەتوانن چالاکیەکانتان زیاتر و زۆرتر بکەن گەر دەستی هاوکاری بۆ ئێوە درێژ بکرێت؟ ئێمە وەکو پەروەردەی کفری و یەکەی چالاکی هونەری ساڵانە خۆمان بە خۆشحاڵە زانین بە ئەرکی سەرشانی خۆمان نەزانین ڕێزیێنان بۆ ئەو مامۆستا و فەرمانبەرانەکەین کە ساڵانێکی لە تەمەنیان خزمەت بە نەوەکانی ئێمە کردووە بە ئێمە کردووە، بۆیە ئەرکی سەرشانی ئێمە بە جوانترین شێواز ڕێزیێنانیان لێ بگرین، ڕێزیان بکەین، خەڵاتیان بکەین. بەڵام سەرڕای ئەم وەزعە دارایە خراپە هەرتوانیمانە هەنگاوێکیان بۆ بنین و شتێکی ئەگەر گەورەیش نەبێ جێی دڵخۆشی ئەوان بۆ جێی دڵخۆشی ئێمەشە. مامۆستا کەماڵ من دەمەوێت بگەڕم بۆ ئەوەی کە جەنابەت تیمێک چەند تیمێکت دروست کردووە لە نێو قوتابخانە و خوێندنگاکان، پێت وانییە هەماهەنگی نێوان هەموو مامۆستایان، یعنی چۆن ئێستا مامۆستایانە خانشینکرانی و خەڵات کران، دایان مامۆستای دیکە هەیە لە پەروەردە لە کەرتەکانی دیکە هاوشانی ئەمان خزمەتەکەن، پێت وانییە گەر بێت و هەموو مامۆستاکان هاوکاری قوتابخانە و ئێوە بن دەتوانن خزمەتی زیاتر بکەن؟ پرسیارەکە جوانە. ئێمە وەکو پەروەردەی کفری چەند تیمێکمان لە ساڵانی پێشووکە دەوام ئاسایی بوو هەبووە. ئەو قوتابخانەیە ئەو مامۆستای کە هاوکارێکی تەواوی ئێمە بوون هەمیشە ڕێزیێنانمان بۆیان کردو و سوپاسی ئەو هاوکاریەکەی کە هاوکار ئێمە بوون، یعنی ئێمە درێغیمان نەکردو لەوانەی کە هاوکارمان بوون توانیمانە هاوکاریان بین. مامۆستا دواوتت دەنابێت وەکو لە پرسیاری بەشی هونەری هەم بۆ مامۆستایانی ئەوانەی کە هاوکاری ئێوە بوون هەم بۆ ئەو مامۆستایانەی کە هاوکاری ئێوەش نەبوون، یاخود بۆ ئەو خوێن مامۆستایانی کەوانەی هونەر وەکو پێویست گرنگی پێ نادەن، پێت وانێ وانەی هونەر گرنگی پێ بدرێ خۆشەویستی خوێندنگا و قوتابخانە لای خوێندکار زیاتر دەکات؟ زۆر گرنگە وانەی هونەرێکی کە لە وانە هەرە گرنگەکان. من لە مناڵەکانی خۆمەوە سیرەکەم چەندێدا بڕاون لە قوتابخانە، بەڵام ناو بەناو ئەبینم دەفتەری وێنەکانیان دەردێن و خۆیان بەوە مەشغوڵ دەکەن و ئەو مامۆستانەی کە گرنگیان پێ یعنی ئێمە داوایان لێەکەین گرنگیەکی زیاتر بە بابەتی هونەر بدرێ، بۆیە ئەو غەم و ئەو پەژارەی تەنانەت لە مناڵیشا دروست بووە بڕەوێتەوە. سپاس بۆ مامۆستا کەماڵ لە پرسیاری بەشی هونەری پەروەردەی کفری، سپاس بۆ زانیاریەکانت. دیارە ئەمە کۆی زانیاریەکانی سنووری کفریە، بڵێم پێت ئەمە پەروەردەی کفری یەکەم ساڵ نییە یاخود یەکەم جار نییە مەراسیمی لەم شێوەیە ئەنجام دەدات و ڕێز لەم مامۆستا خانشینانە دەکرێت کە ساڵانێک خزمەتیان لە بواری پەروەردە و فێرکردن کردووە. بەشێکی زۆری مامۆستایانی ئێستا داواکار بوون کە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵ بدا موچە دابین بکات، پێداویستەکانی خوێندکاران دابین بکات، بەو پێیکەوە
پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەر وڵاتێکدا گرنگی پێ بدرێت دەبێتە بناغەیەک بۆ داهاتوویەکی باشتر و ئایندەیەکی باشتر بۆ هەموو وڵاتێک بە تایبەت هەرێمی کوردستان بۆ پێیکەوە ساڵانی ڕابردوو ڕژەمە یەک لە دوایەکان وێرانی زۆریان کردووە قوتابخانە ڕوخێنراوە پرۆسەی پەروەردە و فێرکردن وێران کراوە بەڵام لە ئێستادا ئەوە بینین بەهۆی قەیرانی داراییەوە بێت یاخود هەر بیانۆک بێت ساڵانێکە موچە دوا دەکەوێت پەروەردە و فێرکردنەوەکو پێویست گرنگی پێ نادرێت بۆیە بەڕێوەبەرایەتی پەروەردەی کفری مامۆستایانی خاننشین داواکارم کە حکوومەت هەوڵ بدا بە جددی هەنگاوی کردداری بنا بۆ دابینکردنی موچە ئەمە کۆی زانیاریەکانی سنووری کفری بوو دەگەڕێمەوە ئستۆدیۆی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان. بەڵێ سواز و هاوکارمان حەیدەر کە ئەم ڤیدیۆی بۆ ئامادەکردبووین. بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان لە تەوەری سێم و کۆتاییماندا باس لە گۆشەگیریەکەیم زانین بەکی ئەوترێک گۆشەگیر و هۆکارەکانی دروستبوونی گۆشەگیری چین، نیشانەکانی چین و تا چەند دەوروبەر کاریگەریان هەیە لەسەر دروستبوونی ئەم حاڵەتەوە چۆن بتوانین چارەسەریان بکەین. هەر بۆ مەبەستەش دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆڕ لە ئابواری پەروەردە و دەروونناسی باشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە. دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیتی باش بێت. سڵاو لە ئێوەش بێنیتان باش، زۆر سوپاس. سوپاس دەکەم بەخێراتیت. دکتۆر با سەرتا باسێک لە گۆشەگیری بکەین، پێناسێکی بۆ بکەین زین چییە؟ بەڵێ سوپاس بۆ ئەم میوانداریە. لە ڕاستیە گۆشەگیری لە یەک کاتە هەم مانایەکی دەرونی هەیە و مانایەکی کۆمەڵایەتیشی هەیە. ئەمە مەبەستم لەم قسەیە ئەوەیە کە ئێمە لە ژینگەیەکی کۆمەڵایەتیە ئەژین، ئەمەش کاریگەری ئەبێ بەسەر دەرونی ئێمەوە. لە ڕووی دەرونیەوە گۆشەگیری ئەتوانین بڵین حاڵەتێکە زۆرێک لە پەشێوی و نەئارامی دەرونی ئەگەیەنێ لە لای کەسەکە، واتە جۆرێک لە نەئاسوودەیی لە ڕووی دەرونیەوە ئارام نییە ئەو کەسە. لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەو کەسە جۆرێک لە نەگونجانی کۆمەڵایەتیە توانین ئاوهای پێ بڵین لە ژینگەی کۆمەڵایەتی ئاسوودە نیە و بێزارە. ئەتوانین لە هەردوو دیوەکەوە بڵێن لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە ئەکاتە ئەو کەسەی کە ئەکاتە ئەو مانایە هەیە کە ئەو کەسە لە ژینگەی کۆمەڵایەتیە ئارام نییە و جۆرێک لە دابڕانی هەیە، بە تەنهایی هەست بە ئاسوودەی ئەکا لە ناو کۆمەڵگایە، هەست بە شەرمنی بێت، هەست بە ترس بێت، هەست بە بێمتمانەیی بێت، یان هەر شتێکی لەم بابەتانە بێت. بەڵام با بڵین ئەشتوانین بڵین بە شێوەیەکی ڕێژەیی حاڵەتێکی ئاساییە، بەڵام لە ڕادە بە دەرخراپە کە هیوادارین لە خلالی بەرنامەکەیە بتوانین زیاتر ورتر قسەی لەسەر بکەین. دکتۆر باباسێک لە جۆرەکانی بکەین، جۆری هەیە یاخود پلەی هەیە بۆ ئەوەی کە بتوانین دەستنیشانی بکەین لە چ ئاستێکدا ئەم ئاستی گۆشەگیریە؟ ئەگەر ڕاستە خۆش قسە لەسەر جۆرەکانی نەکەین با بزانین هۆکارەکەی چییە، لێەوە سەرچاوەکەیمان زوزانی ئەو کاتە باشتر لەوەش حاڵی ئەبین. گۆشەگیری کەس بە گۆشەگیری لە دایک نەبووە، واتە شتێکی خۆڕسک نییە لە دایک بوویت ئیتر کەسێکی گۆشەگیری یا کەسێکی کراوەی. ئەگەرچی بەشێک لە زانایانی دەروونناسی قسە لەسەر ئەواکەن هۆکاری بەشێک لە هۆکاری گۆشەگیری بۆ هۆرمۆنات و کرۆمۆسۆم و جیناتی مرۆڤیش ئەگەڕێتەوە، واتە لە ڕووی بایۆلۆجی و هەروەها لە ڕووی بۆ ماوەی ئەوانش کاریگەری هەیە، بەڵام ئەمە زۆر ڕێژەیە. گۆشەگیری تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵین چەمکێکی کۆمەڵایەتیە، بەڵام لێکەوتەی دەرونیشی هەبێت. با بڵین مانایەکی دەرونیشی هەیە، بەڵام لێکەوتەی کۆمەڵایەتیشی هەیە، واتە لە یەک کاتێکە کۆمەڵایەتی و دەرونیەکە بە یەک چووە. مەبەستم لەم قسانە ئەوەیە کە کەس بە گۆشەگیری کە لە دایک نەبووە، دوجار لە ژینگەی کۆمەڵایەتیە مرۆڤ زمان ئەگرێت، فێر ئەبێت، کاریگەر ئەبێت، کار لێکراوە بێت و لەم بابەتە. پەروەردە ڕۆڵی کاریگەری هەیە لە دروستبوونی گۆشەگیری لە لای مرۆڤ. مەبەستم لە پەروەردەش زیاتر پەروەردەی خێزانیە، دوجاریش پەروەردەکاران بەگشتی، واتە مامەڵەی دایک و باوک و ئەندامانی تری خێزان لە پلەی یەکەمە، لە قۆناغێکی تریشە بۆ نمونە مامەڵەی مامۆستا و پەروەردەکاران بۆ لەگەڵ خوێندکارانە قۆناغێکی باڵاترە، ئەمانە کاریگەری زۆری هەیە لەسەر دروستبوونی گۆشەگیری. دوو شێواز لە پەروەردە ئەبێتە مایەی دروستبوونی گۆشەگیری، یەکێکیان ناسپێدانی لە ڕادە بەدەر، یەکێکیان تونوتیژی بەرامبەر مناڵە. هەردوو ئەم حاڵەتە وا ئەکا مرۆڤ بێ ئیرادە بکات، بە معنایەکی تر بۆ هەردووکی با باز بکەین. بۆ نمونە ناسپێدانی لە ڕادە بەدەر، بێگومان هیچ دایک و باوکێک مەبەستی لەوە نییە مناڵەکەی گۆشەگیر دەرچێت، یا مناڵەکەی بێ ئیرادە دەرچێت، یا مناڵەکەی بێتوانە دەرچێت، بەڵام
تێگەیشتنی بۆ پەروەردەکردی مناڵەکە ئاوایە ئەڵێ چۆن لە دڵم بێت مەسەرەن ئەو ئیشەی پێ بکەم هەموو شتێکی بۆ ئەدابین ئەکات داوای هەرچی بکە بە زیادە بۆ ئێخاتە بەردەسی بە معنایەکی تر زۆر ئامادەی ناکا بۆ ژیان بەڵکو ئەوەنەی دایک و باوکەکە مامەڵێکی وای لەگەڵا ئەکەن کە مامەڵە لەگەڵ ژیان نابکە ئەوەنە ئامادەی ناکەن بۆ ئەوەی خۆی ژیان بڵێن ژیان ئەزمون بکات ئەمە ئەبێتە مای ئەوەی دوجار لەگەڵ خۆیە ئەم تێڕوارینەیان ئەم مامەڵەی گەورەکات و لە قۆناکانی ترا ڕەنگ ئەداتەوە کە گەورە ئەبێ سەیرەکات ئاڵۆزی ژیان لەوە قورسترە تێگەیشتنی هەوڵدان بۆ ئەزمونکردن لەوە قورسترە بربەست و ئاستەنگەکانی بەردەم ژیان قورسە ئەو کاتە لە حەقی نایەت لە ژینگەی کۆمەڵایەتی بێزارە بێت ناڕەحەتە بێت ئە لێرەوە واکات ئەڵێت با بڵێن ئەو لەو ژینگەیە کە بێزار بوو ئەو کاتە تەنهایی بۆ ئەو ئاسوودەیە تەنهایی هەڵەبژێرێت ئەمە هۆکاری ئەوەی کە لە ناسپێدانی لە ڕادە بەدەر ڕاستی ئەمە بابەتێکی دوور و درێژە ئەمە من نامێ زۆر تەفاسیل بمێ هیوادارم قسەکان من ڕوون بێت عکسی ئەمەش توندوتیژی لە ڕادە بەدەر لەلایەن دایکان و باوکان یان لەلایەن پەروەردەکارانەوە جارێکی تر ئەبێتە مای ئەوەی ئەو کەسە متمانەی بەخۆی نەمێنێت لە نەتیجەی کەمی متمانە بەخۆبوون و بێ ئیرادەی دروستە بێت ئەمیش ئەبێتە مای ئەوەی بە هەمان شێوە لە ژینگەی کۆمەڵایەتی بتوەرێت و ناڕەحەت بێت بێزار بێت ئەو کاتە کە تۆ لە ژینگەی بێزاربی ژینگەیەکی تر هەڵەبژێریت لە ژینگەی کۆمەڵایەتی بێزاربی ژینگەی تەنهایی هەڵەبژێریت بۆ ئەو ئاسوودەترە ئەگەرچی لەو حاڵەتانیشە کە ئەو تەنهایەکە هەڵەبژێرێت بە بەراورد بە ژینگە کۆمەڵایەتەکە ئاسوودەیە هەرچونکە حاڵەتی گۆشەگیریەکە بۆ خۆی ناڕەحەتی بۆ دروست دەکات زۆر ئاسوودە نییە چونکە مرۆڤ بە زەرورەت بوونەوەرێکی کۆمەڵایەتیە ئێمە ناتوانین لە دەرەوەی ژینگەی کۆمەڵایەتی بژین واتە ئێمە بە زەرورەت ئیجمارین سەپێنراوە بەسەرمانە کە بوونەوەرێکی کۆمەڵایەتی بین کاتێکیش کە گۆشەگیر ئەبیت جۆرێک لە ئۆکەڵی بەریەکەوتن دروستە بێت لە نێوان کۆمەڵایەتی بوون و تاگەراییە لەبیرمان نەچێت مرۆڤ لە یەک کاتە هەم بوونەوەرێکی کۆمەڵایەتی هەم تاگەرایە یعنی هەردووکێتی بە شێوەیەکی ڕێژەیی زۆر ئاساییە مرۆڤ پێویستی بەوەیە کە لە ژیانە 24 ساعتە چەند ساتێکی هەڵبژێرێت بە تەنها ئەوەی پێوترێت تەفکیری ذاتی بیرکردنەوە لە خودی خۆی لە شتەکانی ئەمە گرنگە زۆریش گرنگە کە تۆ ئەگەر تاگەرانە بیت دەستەکانە خۆش بێت دکتۆرە گەڕێم و لای بەڕێزت بەڵێ ئازیزانم ئێستاش باشێکی ڕاستەوخۆ هاوکارمان محەممەد لا سلێمانی و لەگەڵمانە پێشبڕکەیەکی پاسکیل کوسواری باڕێوە ئەچێت محەممەد سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانام زانیارەکان لەسەر ئەم پێشبڕکەیە لە لای تۆ چییە؟ بەیانیتان باش دیارە لێرە لە شاری سلێمانی ئەمڕۆ پێشبڕکەی پاسکی سواری هەیە بە ئامادەبوونی زیاتر لە 40 پاسکی چوار کە ماوەی دەستپێکردنەکەی با بڵێن لە بەردەم ئوتێلداواوە کە سەرسنار چەقچەقی پێ دەڵێن دەست پێ دەکات 15 کیلۆمەترە ماوەی پێشبڕکەی پاسکی سوارەکە لە تاسوجە کۆتایی پێدێت لێرە ڕێخەرانی با بڵین ئەم پێشبڕکەی پاسکی سواریە مامۆستا محەممەد مامۆستا جیهانگیر محەممەد قسەمان بۆ کاکە ڕێخەری پێشبڕکەی پاسکی سوارەکەی مامۆستا جیهانگیر ئەم کاتت باش ئەگەر فەرمیتە ئێرە ڕێخستنی ئەم پاسکی چواریە دوای چی دێت و چۆن ئەم پاسکی سوارەتان ڕێخست کێ بەشدارە لەم پێشبڕکەی پاسکی سواریە سەرەتا بەنای خۆی گەورە وەکو بیرۆکەی ئەم چالاکیە من لەسەر ئەرکومادوبوونی خۆم ئەم چالاکیم ڕێخستووە کە لە شاری سلێمانی ئەنجامە درێ بێگومان بەهۆی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆناوە بینیمان کەسانێکی زۆر لە ماڵەوە تووشی تەمەڵی و تەوەزەلی بوون و مرۆڤیش ڕۆژانە پێویستی بەوە هەیە کە بەردەوام بجۆڵێت چونکە زانست سەلماندوێتی کاتێک ئەو کەسێک کە وەرزشەکە وەکو وایە حەبی دژەکە ئابە بخوات وەک کەسێکی وەرزش ناکە وەکو وایە بەردەوام حەبی بخوات تووشی نەخۆشی کە ئابەی بکات چونکە لەشی مرۆڤ هۆرمۆنێک دوو هۆرمۆن دەردەدا کە پێی دەڵێن هۆرمۆنی دۆپامین و ئەدرینالین وا لە دەرونی ئینسان نەکاتکەوە هەست بە ئاسوودەی بکە کاتێک کە وەرزش ئەنجامەدات اینجا ئێمەش ئەم چالاکیمان ڕێخستووە کە بانگێشی هاوڕێیانمان کردووە لە شاری هەولێر و لە کەرکووک و لە هەڵەبجەی شەهید و لە ڕانیە و لە هەموو شار و شارچەکانی هەرێمی کوردستانەوە ڕویان کردوتە ئەم وەرشە بۆ زیاتر ناساندن و ئاشناکردنی ئەم وەرشەیە بە خەڵکی بۆی تر خەڵک واز لە تەواوی تەوەزەلی بێنێت و ڕوو کاتە وەرزشکردن
ئەو کەسانی کە بەشدارن ئەمڕۆ کێن و با بڵێن لە چ ڕێگەزێکن کوڕان و کچان بەشدارە ئەم وەرشە کراوەیە کوڕان و کچان بەشداریە بێت کچان بە شێوەیەکی کەمتر بەشداریە بن لە شاری سلێمانی چکو ئەم وەرشە تۆزێ بە شاری سلێمانی نامۆیە بڵێن و نەڵێن وەکو شار و وەکو شاری کەرکووک یان هەولێر نیە چکە سلێمانی بەرز و نشێوی زۆری تایە خەڵک کەمتر دەتوانێت پاسیل بەکاربێنێ بەڵام خەڵک بە هەڵە تێگەیشتووە لە وەرشەکە ئینسان کاتێک وەرشەکە زیاتر هەست پێویستی بەوە هەیە کە بە هەورازا بڕوات زیاتر سوود لە وەرشەکە ئاکات چونکە دڵ زیاتر و جوانتر ئیشەکات و پاڵ بە خوێنەوە ئێنێت و ئەبێتە هۆی سووتانی ئەو چەوریانی کە لە ناو بۆرەکانی خوێنایە و ئەوانەشی کە لە دەوری بۆرەکانی خوێنە دەستان ساغ بێ و دەستان خۆش بێ کاک جیهانگیر سەرپەرشتیاری با بڵین پاسکی سواری بفەرموو ئەمڕۆ لە شاری سلێمانی وە خۆی ئاماژەی پێکرد دیارە لێرە ئەوە یاریزانان لە ئێستادا ئامادەکاری دەکەن وە خۆتان لە وێنەکانە دەیبینن بۆی کاتژمێردا لێرە پێشبڕکێی پاسکی سوارەکە دەست پێ دەکات بەرەو تاسووجە منە گەڕێمەوە لای ئێوە بڵێ بەڵێ سپاس بۆ پامنێرمان محەممەد کاوەشەیەکی ڕاستەوخۆ لە ئاسلێمانیەوە لەگەڵمان بوو دکتۆر گیان گەڕێمەوە لای بەڕێزت ئەمە بزانم کە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە پاسکیل سواریە وەرزشەمانە تا چەنە بێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی گۆشەگیری کاریگەری زۆری هەیە بێگومان خۆی یەکێک لە ڕواڵەتەکانی و خاصڵەتەکانی گۆشەگیری ئەوەی ئەو کەسە کەم چالاکە چالاکی کەمە دوورە پەرێزە لەوانی تر کەواتە پێچەوانەکەیشی ئەبێتە مای ئەوەی کە ڕزگارت بێت لە گۆشەگیری اینجا هەر جۆرە چالاکیەک چالاکی وەرزشی بێت ئەدەبی بێت هونەری بێت هەر جۆرە چالاکیەکی تر ئەبێتە مای تێکەڵاوبوونی کەسەکە لەگەڵ کەسانی ترە و ئەو جۆرە لە متمانە و شتانی بوو ئەگەڕێتەوە کە پێشتر نەیبووە یان با بڵێن جۆرێک لە ترسی هەبووە لەوەی کە تێکەڵاوی خەڵک بێت یان جۆرێک لە شەرمی هەبووە ئەم جۆرە چالاکیانە کاریگەری ئێجگار زۆری هەیە لەسەر چارەسەرکردنی گۆشەگیری و ڕێگایەکە بۆ چارەسەرکردن. دکتۆر پێش ڕاستەوخۆکە باسمان لە هۆکارەکانی دروستبوونی گۆشەگیری کرد پێم خۆشە ئاماژە بە شتێک بدەین ئەویش ئەوەیە کە لە ئێستادا تەکنەلۆژیا ژیانی زۆرێک لە ئێمەی داگیر کردووە ئەمە بزانم کە بەکارهێنانی تەکنەلۆژیا ئەبێتە هۆکاری دروستبوونی گۆشەگیری تەکنەلۆژیای سەردەم بێگومان کار ئاسانێکی ئەجگار زۆری بۆ مرۆڤ کردووە بەڵام لەگەڵیشی ئالۆزی هێناوە یعنی ئەم دوانە هەردووکیان ناتوانین وەکەڵی فەرامۆشیکەین یان باسی نەکەین ئاسانکاری لەگەڵیشی گۆشەگیری بە درێژایی مێژوش هەروە بووە هەرچی داهێنانێک هاتووە کاریگەری ئەجگار زۆری لەسەر ژیانی مرۆڤ کردووە بە باشە بەڵام ڕێژەیەک لە خراپەشی هەبووە خودی تەکنەلۆژیەکە خراپ نییە خراپ بەکارهێنانەکەی ئەبێتە مای ئەوەی ئەو دەرئەنجامی ئەبێت بێگومان لە ئێستاە مۆبایل و ئایپاد و هاوشێوەکانی با بڵین هەموو ئەمانە بووەتە مای ئەوەی کە مرۆڤ سەرقاڵ بێ پێوە و کاتێکی زۆری پێوە بکوژێت ئەمە هەمووی لەسەر حیسابی چالاکی کۆمەڵایەتی کۆتایی هاتووە تەنانەت نووسین جاران نووسین تاموچێژێکی زۆری هەبوو کاتێک کە قەڵەم و کاغەزت ئەگرت بەدەستەوە و بیرکردنەوەت هەبوو ڕەشکردنەوە و کوژانەوە هەبوو ئێستا وای لێ هاتووە نازانین دەست و خەتمانیش چۆنە نازانین خەتمان خۆشیان نا و خەتخۆشی جۆرێکە لە چالاکی و جۆرێکە لە هونەر ئێستا وای لێ هاتووە بە بۆنەی مۆبایل و دەست و پەنجەمان لەسەر ئایپۆد لەسەر لاپتۆپەکانمان خەتخۆشی و ئەوانە لەبیر چووەتەوە و نووسین نەماوە بۆیە ئەمانە هەمووی کاریگەری سلبیەکەی دروست کردووە و جۆرێک لە گۆشەگیری و دابڕانی دروست کردووە بێگومان وایە بەڵام لەبیرمانەچی جارێت ڕێڵێمەوە خودی تەکنەلۆژیەکە نییە خراپ بەکارهێنانەکەیتی لایەن مرۆڤەکەەوە جۆری دروست کردووە بە تایبەت لای مناڵ بێگومان بێگومان دکتۆر باباسێک لە ڕووداو بکەین لە ژیانە بۆ نمونە کەسێک هەیە ڕووداوێکی ناخۆشی بەسەرایەت لەمەوە ئەبێتە هۆکاریەوەی کە گۆشەگیرە بێت ئەم کەسانە پێویستە چی بکەن ئەو ژیان هەروایە ژیان وەکەڵی شتی چاوەڕوان کرا و چاوەڕوان نەکراوی دێتە پێشەوە تۆ هەرگیز بەتەمان نەبوویتە لەپڕ هەواڵی مەرگی عەزیزێکت ئەبیستی ئاسان نییە تۆ ژیانێکی ئەوەنە ساڵت لەگەڵی بردۆتە سەر لە پڕێکە لە بەرچاو نەبێت کاریگەرێکی ئەجگار زۆری هەیە و ئەما بێتە مای ئەوەی کە ئەو کەسە تووشی جۆرێک لە سەدمە بێت و هەزمی نەگا بە ئاسانی ئەمە جۆرێک لە گۆشەگیری بۆ دروستە بێت بەڵام لە بیریشمان نەچێ مرۆڤ سروشتی وایە توانای ڕاهێنانی هەیە ڕاهاتنی هەیە لەگەڵ ئەو دۆخانەی کە هەیەی ئەگەر ئەمەی ئەو ڕووداون چاوەڕوان نەکراوانە بە تایبەت ڕووداوە ناخۆشەکان ئەبێتە مای ئەوەی کە ئەو کەسە تووشی ئەو جۆرە سەدمێ بێت
ئەبێ کەم خایەن بێت با بڵێن ببێت بە درێژایی تەمەنی کاریگەریەکەی هەبێت حاڵەتێکی نائاسایی دروستە بێت بەڵام ئەبێت هێواشیوەش خۆی ڕابێنێ لەگەڵی و هەوڵ بدات ببێتەوە کەسێکی ئاسایی واتە لە بۆ ماوەی سەرەتای و ماوەیەکی کەم خایەن ئاساییە تا ڕادەیەک جۆرێک لە ئەو دابڕان و گۆشەگیری لێدا دروست کات و پێویستی بەوەیە جۆرێک لە تەئەمولی هەبێ بیرکردنەوە و با بڵێن لەگەڵ شتە زاتەکانی خۆیان بژێت ئەمە ئاساییە بەڵام درێژەی کێشا و کاریگەری هەبوو لەسەر چالاکی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتی و تووڕەبوون و باری دەرونەکەی نەئاسایی کرد بێگومان ئاسایی نییە ئەمەوێت یەک ئیزافەیەتر بۆ قسەی پێشوم بکەم مەسەلەی کارگەرایەکە و مەسەلەی کۆمەڵایەتی بوونەکە ئێمە وتمان بە زەرورەت کۆمەڵایەتی بوونین و ناتوانین لە دەروی کۆمەلگا بژین بەڵام کۆمەلگا ئەگەر وریان نەبین و دەستبەرداری شتە زاتەکانی خۆمان نەبین کۆمەلگا هەڵمانە لوشێت ماوامان لێکە کە ئێمە بۆ خۆمان نەژین بۆ کۆمەلگا بژین بۆیە ئەبێ هەمیشە ئەو تەوازنە ڕابگرین لە ناو ژینگەی کۆمەڵایەتیە هەمیشە دەرفەتێک بۆ خۆیان بقۆزینەوە بۆ ئەوەی بۆ ئەوەی هەڵمان نەلوشێ بۆی خودمان نەدات و بۆ ئەوی ئێمە زاتیەتی خۆمان بپارێزین بۆیە لەم ڕۆوە زۆر زەرورە ئێمە گۆشەگیر بین گۆشەگیر هیوادارم بەمانە سلبیەکەی نا بۆی کە بیر لە شتە زاتەکانی خۆم دەمە بیر لە پرۆژە بکەمەوە بیر لە بەرنامەی خۆم بکەمەوە بیر لە هەڵەکانم بکەمەوە کە جارێکی تر هەڵە نەکەم گۆشەگیریکی کاتی پێویستە هەمیشە ئێمە لە 24 سەعاتە کاتێکی کەممان کاتێکمان پێویستە بۆ بیرکردنەوە لە شتەکانی خۆمان بۆ بدانانی پلان و بۆ بیرکردنەوە لە هەڵە و کەم و کورتەکانی خۆمان ئەمە لە ناو حەشاماتە ناکرێت پێویستین بە دابڕانێکەیە پێویستین بە شتێکی زاتی خۆم هەیە بەڵێ دکتۆر با باسێک لە شەرمنی بکەین شەرمنی تا چەند هۆکارە بۆ دروستبوونی گۆشەگیری بە تایبەت لە منداڵانە شەرمنی نەخۆشیە نەخۆشیەکی دەرونێ بە هەموو پێوەرێکی دەروناسی نەخۆشیە کێشەیەکی گەورە هەیە لە ئاستێکی گشتی کۆمەڵایەتیە شەرمنی یەکسان کراوە بە حەیا یعنی ئاوای لاتۆ ئەڵێت بە تایبەت بۆ کچ بۆ ئافرەت بۆ ژنوانە ئەوترێت شەرمنی سیفاتێکی جوانە لە ڕاستیە شەرمنی نەخۆشیە بە هەموو پێوەرێکی دەروناسی مرۆڤ لە یەک کاتێکە پێویستە بێشەرم و بە ئەدەب بێت ئەم قسەیە مەبەستم چییە؟ ئەدەب مەبەستم لە حەیایە حەیا شتێکە پێویستە هەمومان دەستی پێوە بگرین قەت ناتوانین دەستبەرداری بین هەتا ئەمێنین پێویستمان بە حەیایە بەڵام شەرمنی ئەبێ بیکوژین شەرمنی ئەوەیە کە تۆ نەتوانی تعبیر لە ئیرادەی خۆت بکەیت شتێک لە زاتتا هەیە لە ناختا هەیە لە دڵتا هەیە لە مێشکتا هەیە ئەتەوێت دەری بڕی تعبیری لێ بکەیت بەرگری لە خۆت بکەیت بەڵام شەرمنەکە ڕێگەت لێ ئەگرێت و ترست هەیە ناوێریت خۆت بەکەم ئەزانیت خۆت بە بچووکە زانیت گومانت هەیە لەوەی کە قسەکەت پشایانی ئەو بە گوێ لێ بگیرێ نایڵێت ئەمە خراپ ئەمە وات لێکات تۆ کەسێکی کار لێکراوی نەکاریگەر بەعکسی ئەوە بەڵام حەیا زۆر گرنگە ئێستا من و تۆ لێرە دانیشتوین ناتوانم بەو شێوەیە دانیشم وەک لە ماڵی خۆمە بەتەنها دانیشم ئەمە حەیایە حەیا کەواتە ئادابی گشتیە ئەو واتە ئێمە پێویستیمان بەوەی هەمیشە بە حەیا بین بەڵام شەرمنی لە خۆمانە بکوژین ئەم قسەیەشم ئەوەی هیوادارم هەموو مامۆستایان پەروەردەکاران مامۆسایانی ئاینی ئەم جۆرە جیاوازیە بکەن و لە خەڵکی تێبگەێنین کاتێک تۆ ئەڵیت ئەو کەسە شەرمن نەبێ و بەسمان لەوە نیە بیکەیتە کەسێکی بێ حەیا بۆیە شەرمنی ڕۆڵی کاریگەری هەیە لەسەر مەسەلەی گۆشەگیری کەسە شەرمنەکان هەمیشە گۆشەگیرن بۆ چونکە ترسیان هەیە لە تێکەڵبوون ترسیان هەیە لە تواناکانی خۆیان متمانیان بە خۆیان نییە ئەوە قسەی ئەیکات هەمیشە ئەڵێت ڕەنگە ئەم قسەی من شایانی ئەوە نەبێت بە تایبەت ئێمە مامۆستاینەوە ئەم حاڵەتە لە ناو خوێندکاران و پرۆسی پەروەردە و فێرکردن زۆر بە ئاشکرا ئەبینین بۆ نمونە پۆلێکمان 30 تەلەبەیە سەیرەکەیت 5-6 تەلەبە ئەو پڕی بەشداری ئەکات نزیکەی یەک لەسەر 2 بەش زیاتری ناتوانێت قسە بکات من گومانم نیە هەمیشە بە خوێندکارەکانم وتوە گومانم نییە ئەوانی تریش پرسیارێن لا دروستە بێت توانای وەڵامدانەوەی پرسیاریشان هەیە بەڵام شەرمەکەن جورئەتیان نییە پرسیار بکەن بۆیە من هەمیشە ئەو شتەم وتومە دڵنیا بن ئەوەی ئێڵێن شایانی ئەوەی گوێی لێ بگیرێت قسە هەتان نەکرێت نازانین باشە یا خراپە تکایە قسەکانتان لە دڵتانە مێڵێن بیڵێن بەڵام بە ئسلوبێک بە شێوازێک کە شایانی گوێگرتن بێت دکتۆر بابینە سەر چارەسەرەکان بزانین چارەسەرەکان چێ بۆ کەسانی تووشی گۆشەگیری بوون یەکێک لە چارەسەرە هەرە گرنگەکان ئەوەیە کە ئەو کەسە خۆی درکی پێ بکات دانی پێ بنێت کە گۆشەگیرە و ئەمە کەم و کورتیە بە کەم و کورتی بزانێت ئەگەر بە کەم و کورتی نەزانێت هەرگیز وەکو کێشە سەیری ناکات واتە ئەبێ سەرەتا تۆ ئەم شتە وەکو کێشە ببینیت و حاڵەتێکی نائاسایی بێ لەلات و خۆت بەماشی نەزانیت ئەمەوە
هەنگاوی با بڵێن ئەمە مەرجی سەرەکیە بۆ چارەسەرکردنی گۆشەگیریەکە بەبێ ئەمە ناتوانین. خاڵێکی تر ئەوەیە کە ئەو کەسە ئەبێت لە کەسێکی ناچالاکەوە بێتە کەسێکی چالاک هەوڵ بدات حەز و ئارەزۆکانی بەدی بێنێت توانای وەرزشی هەیە بڕەت تێکەڵاوی چالاکی وەرزشیەکان بێت توانای هوەری هەیە چالاکی هوەری بنوێنێت لەگەڵ کەسانی ترە بچێتە منافەسەوە پێشبڕکێ بکات توانای خۆی بخاتە گەڕ متمانە بەخۆبوون خاڵێکی ترە بێگومان بە هەمان شێوە کەسیش بە بێمەتمانەی و کەسێکیش بە مەتمانە و لەدایک نەبووە ئەویش ژینگەیەکی کۆمەڵایەتی دروستی کردووە کەواتە چۆن سەرەتایی ئەکرێ کۆتاییشی هەبێت کەواتە کاتێک ئێمە بێمەتمانە کراوین ئەتوانین جارێکی تر مەتمانە بۆ خۆمان بگەڕێنەوە ئیرادە کراین ئیرادە بۆ خۆمان بگەڕێنەوە کەواتە لە ڕێگەی بڵێن بیرکردنەوە سلبیەکانمان بگۆڕێت بۆ بیرکردنەوەی ئیجابی ئەو شتانی بووەتە ڕێگر لە بەردەم ئەوەی کە من ترسم هەبێت لە قسەکردن ترسم هەبێت لە خۆنواندن بۆ ئەوەی بیسەلمێنم کە من هەم کەسێکی زیندوم کەسێکی چالاکم شانی ئەوەی منش گوێم لێ بگیرێت نەک هەرتەنیا من کار لێ کراو بم بێگومان من ئێمە ئازانین ئێمە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتی لێ کاتە هەم کاریگەرە هەم کار لێ کراوە ئەگەرچی زانایکی دەرووناسی قسەیەکی جوانی هەیە ئەڵێ ئێمە ساتی زیندوو ساتی مردومان هەیە زۆربەی ساتەکانی ئێمە ساتی مردووە بۆ چونکە کار لێکراوین ئەو تەنها ئەو کاتانە ئەو ساتانە بە ساتی زیندوو ئەزانێت کە ئێمە کاریگەر بین ئێمە لە 24 ساعتە کەمتر توانیمانە کاریگەر بین زیاتر کار لێکراوین کاتە زۆربەی ساتەکانمان ساتی مردووە هەوڵدەین بۆ ئەوەی ساتەکانمان بکەینە ساتی زیندوو ئەبێ هەوڵدەین کاریگەر لە ڕێگەی متمانە بەخۆبوون لە ڕێگەی چالاکینوان لە ڕێگەی بەخستنی توانەکانمان ئەلێرەوە ئەماتوانین ببینە کەسێکی کاریگەر کە بووینە کەسێکی کاریگەر ئەو کاتە لە گۆشەگیریش ڕزگارمانە بێت متمانەمان بۆ ئەگەڕێت و ئیرادەمان بۆ گەڕێت و لەو بابەتانە. بەڵێ دکتۆر تا چەند گرنگ ئەو کەسانی گۆشەگیرن ئەگەر هات و خۆیان نیانتوانی و خۆیان ئیرادیان بەخۆیان نەبوو کە ئەم گۆشەگیرێت تێپەڕێنن سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن وەکو دوایین پرسیارم. بەڵێ بێگومان وەکووتم ئەم جۆرە لە بیرکردنەوەیکی سلبی ئەبێ بیگۆڕێ بۆ ئیجابی نەڵێت وڵاچی چارە بەدەست خۆم نییە تا ناتوانم ئەمە غاڵەتە بەدەست خۆتەوە ئەتوانیت واتە تواناکانت بخەرەگەر چۆن ئەتوانی گۆشەگیربی ئەواتوانی گۆشەگیر نەبیت شتێک نییە بەشێک بێت لە بەشێکی هەتایی بێت لە تۆ ئەمەوە واتە ئەم بیرکردنەوەیتە بێت بۆ مەسلەی ئەوەی تریش بێگومان ڕێنمایی دەرونی گرنگە پڕبایەخە بەداخەوە لە کۆمەلگای دواکەوتوو ئەم لایەنانە فەرامۆش کراوە ئێمە تەنیا بۆ حاڵەتی نەخۆشی یان ئەوتانێ ئازاری جەستەی ئەڕۆین بۆ لای پزیشک بۆ لای کەسی پسپۆڕ بەڵام بە هەمان شێوە پێویستیمان بەوەیە لایەنی دەرونی هیچی کەمتر نییە لە لایەنی جەستەی تەنانەت لایەنی عەقڵی هەموو ئەمانەی تر ئەشێت تووشی کێشە ببێت چۆن من سەرمان بێت گەرمان بێت جەستەم تحملی ناکات و لە ڕووی بایۆلۆژیەوە نەخۆشەکەوم پێویستیم بۆیە بچمە لای کەسێکی پسپۆڕ عیلاجێک دەرمانی شتێکم بۆدانە بە هەمان شێوە دەرونی ئێمە هەمیشە لە دۆخێکی شلدایە مەبەستم لە دۆخی شل هاتووە ببینە گۆمێکی مەنگ هەیە بەکەڵی مەنگە هیچ ناجوڵێ بەردێک ئەوەی نۆکێ بێ بیخەرە ناو ئەو ئاوە گەورەی ئەشەڵقێنێت دۆخی ئێمەش لە دۆخی دەرونی ئێمەش لە بڵێنباری دەرونی ئێمەش لە دۆخێکی شلایە هەمیشە شتەکان کارمان لێ ئەکات کەواتە بۆ شێوەی کارمان لێکات پێویستیم بۆیە بڕۆم بۆ لای کەسێکی پسپۆڕ بۆ ئەوەی ڕێنمایم بکات و چارەسەری حاڵەتەکەم بکات. دەستەکانە خۆش دکتۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس زانیاریەکانە بەڵێ سپاس بۆ دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆڕ لە بواری پەروەردە و دەروونناسی کابەشەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بەڵێ ئازانم تەواوی وەرگۆ بابەتەکانی ڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران.